باین تا باشمون ڕێبینی ڕەحمەتم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. سەرەتا بە هەواڵێکی بەپەلە دەست پێ دەکەی کە بە نەهاش لە گەلی کوردستان دەڕوات. فرسەت سۆفی پارێزگاری هەولێر بە هۆی توشبووری بە نەخۆشی کۆرۆنا لە دەروێی وڵات لە وڵاتی تورکیا لە یەکێک لە نەخۆشخانەکانی وڵاتی تورکیا ئەم بەرە بەیانی ڕۆژی چوارشەممە کۆچی دوایی کرد. فرسەت سۆفی لە ڕۆژی 19دا تستی بۆ کرا کە تووشی کۆرۆنا بوو، دوایەوە کە ماوەیەک لە ناو هەرێمی کوردستان مایەوە دواتر باری تەندروستی تێکچوو ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان کرا و لە تورکیا کۆچی دوایی کرد. فرسەت سۆفی لە ساڵی 1970 لە قەزای چۆمان لەدایک بووە. لە مانگی نۆی ساڵی ڕابردوو بۆ بە پارێزگاری هەولێر، نزیکەی ساڵێک و 2 مانگ دەبێت بۆ پارێزگا. دکتۆرای لە یاسای گشتی هەیە و مامۆستای زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بوو و ئەندامی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بوو و ئەندامی دەستەی ڕاوێژکاری یاسایی لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بووە و ئەندامی لیژنەی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان بووە و ئەندامی لیژنەی باڵای چاکسازی بووە و سەرۆکی لیژنەی کاتی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بووە. سەلەبەیانی ئەمڕۆ بەهۆی توشبوونی بە نەخۆشی کۆرۆنا و دوای تێکچوونی باری تەندروستی ڕەوانەی دەروی هەرێمی کوردستان کرا و هەر لە دەروی هەرێمی کوردستان لە تورکیا کۆچی دوایی کرد. لە تەوەرەکانی بەرنامەی ئەمڕۆکە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمماندا باس لە گرفتەکانی ماتۆر و ماتۆسکیل دەکەین لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و لە تەوەری دووهەمیشدا باس لە گرفتەکانی وەرزش و وەرزشکارانی یان ڕانیە دەکەین. لە ڕانیا چەندین پاڵەوان هەیە، چەندین وەرزشکار هەیە کە ئێستا لە بۆرە جیاجیەکاندا خەریکی وەرزشن و چەندین تیمی کوڕان و کچانیش هەیە لە ناو ڕانیا. دەگوترێت بە تایبەتی لە ژنان و کچاندا گرنگێکی زۆر ئێستا بە وەرزش دەدرێن ناو ڕانیا، بەڵام یانەکە وەرزشکارانی ناوچەکە چەندین گرفتیان هەیە کە لەوەی پشتیوانی و هاوکاری ناکرێن. ئەمە تەوەری دووەمی بەرنامەکەمان دەبێت. هەروەها ئەمڕۆ پێشانگای کتێب هەیە، پێشانگای نێودەوڵەتی کتێب لە پارێزگای سلێمانی دەکرێتەوە. پاملێریشمان ڕاستەخۆ لەوێ وەردەگرین کە زانیاریمان لەسەر پێشانگاکە پێدەدات. ئەمە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت. لە هەرێمی کوردستان جگەلەوەی کە ڕووداوەکانی هاتوچۆ زۆر بووە و ڕێگاوبانەکان بەپێی پێویست نین، خزمەتگوزاری هاتوچۆ بەپێی پێویست نییە لە نێوان بە تایبەتی شارەکاندا، هەروەها شەقامەکانیش لە نێو شارەکان بە تایبەتی ئەگەر باسی شاری سلێمانی بکەین کە چەند ساڵێکە تەنها 60 هەیە، ئێستا هەنگاو بە هەنگاو خەریکی پرۆژەی 100 مەترین. شەقامەکانی دیکەش گرفتیان هەیە لە چاڵ و چۆڵی و ڕووداوەکانی هاتوچۆش زۆر بوون. ئێستا دیاردەیەکی دیکە زیاد بووە، دیاردەی ماتۆر و ماتۆرسکیل کە دیاردەیەکە هەم بێزاری خەڵکی دروست کردووە، هەم لەگەڵ ئەوەشدا پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ نابن ماتۆر و ماتۆسکیل دەکەن. پرسیار دەکەین بۆچی ژمارەیان هێندە زۆر بووە، بۆ لێپرسینەوەیان لەگەڵدا ناکرێت، بۆ لە سنوورەکانەوە هێندە ماتۆر و ماتۆسکیل دەهێنرێت. ئایامانە دەبێت بە فەرمی وڵەت وەربگرن، وەکو من کە شۆفێرێکم ئۆتۆمبیلێکم پێ دەبێت ئەوانیش بە هەمان شێوە پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن لە بەرۆی شەقام بەکاردێنن، ژیانی خۆیان و ژیانی دەوروبەرەکانیان دەخەنە مەترسیەوە، بۆ لێپیچینەوەی یاساییان لەگەڵدا ناکرێت. بۆ منداڵانی خوار تەمەن 18 ساڵ دەبینین کە بە ژمارەیەکی زۆر ئێستا ماتۆر و ماتۆسکیلیان پێەیە. ئەو ئیجراعاتەی کە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ و پۆلیسیەکانی هاتوچۆ لەگەڵ شۆفێرەکان دەیکەن، هەمان ئیجراعاتیش لەگەڵ ماتۆر و ماتۆسکیلەکان دەکەن. بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەرە میوانداری بەڕێز ڕاید بەهمەن عەبدوڵڵامان کردووە کە ئافسەرە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی. کاک بەمن ڕۆژ باش بەخێر بێن. زۆر سپاس. کاک بەمن با سەرەتا ئەگەر داتایەکتان لابێت ماتۆر و ماتۆسکیل چەند زیادی کردووە لە ناو پارێزگای سلێمانی، ژمارەکە ئەوەی کە بەرچاوە بینرێت زۆر بووە، داتاکانیش لا ئێوە بە هەمان شێوە دەڵێن؟ لە ڕاستیدا ماتۆر هەتاوەکو ئێستا لە ساڵی 2012ەوە کە بە فەرمی لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە قەدەغە کراوە، واتە نابێ هاوردە بکرێ، هەتاوەکو ئێستا ماتۆرسکیل قەدەغەیە و هاوردە ناکرێ. ئەوەی کە دەهێنرێت گرفتەکە ئەلەمەدایە، ئەوەی کە دەهێنرێت بە ڕێگەی نایاسایی دێت، لە ڕێگەی خاڵە سنووریەکانەوە هەندێک جار بە پارچەی یەدەک دێت و ئەم پارچانە دەهێنن لێرە لە گەراجدا دەیان بەستنەوە بەیەکەوە و ئەمە گرفتەکە دروست دەکات. لە ڕاستیدا وەکو باسم کرد ئەو ماتۆرسکیلانی کە بە فەرمی هاتوونەتە هەرێمی کوردستانەوە زۆر ژمارەیان کەمە. لە هەموو پارێزگای سلێمانیدا 3000 ماتۆر
تۆمار کراوە کە تابلۆی هەیە و لە بەڕێوەبەرایەتی هەموو سنووری پارێزگای سلێمانی بەڵێ تابلۆی هەیە و ساڵانەی تۆمارکردنی ماتۆڕی هەیە. ئەم ژمارەیە بەراورد بەو ژمارەی کە دەیبینی بە تایبەتی لە شار و شارۆچکەکاندا زۆر کەمە. وەکو باسم کرد لە سەرتاوە ئێمە لە ساڵی 2012ەوە هاوردەکردنی ماتۆرسیل بە هەموو شێوەیەک قەدەغە بووە. ماتۆر بەشێکە یا هۆکارێکی گرنگە لە هۆیەکانی گواستنەوە، بەڵام دەبێ بزان و چۆن و لە چ کاتێکدا بەکاریان دەهێنێت، دەبێ بزانین ئەوانە چێن کە ماتۆرسیل بەکار دەهێنن. لە وڵاتە پێشکەوتەکانیشدا ماتۆر هۆکارێکی باشە بۆ جێبەجێکردنی کاری ڕۆژانەی مرۆڤەکان، بەڵام لێرە لە هەرێمی کوردستاندا بەداخەوە ئەوەندەی منداڵ و مرد منداڵ و ئەوەندەی ئەو منداڵانە پێیانە کە خۆشیان نازانن چۆن فێر بوون و بۆچی بەکاری دەهێنن، ئەوەندە کەسانی گەورە و کەسانێک کە ژیانی ڕۆژانەیانی پێبڕە بکەن بەکاری نایەنن. ئێمە دەبێت کللتوری ماتۆرسکیل وا لێ بکەین کە هۆیەکی گواستنەوەیە، لەگەڵ ئەوەشدا ڕاستە حەزێکە کە مرۆڤ چێژی لێ دەبینێت لە لێخوڕینیدا چکە هاوشێوەی ئۆتۆمبیل نییە، بەڵام دەبێت لە پاڵ ئەمەدا بزانین کە ئەویش هۆیەکە لە هۆیەکانی گواستنەوە و پێویستە مەرجەکانی سەلامەتی لە بەرچاو بگری پاشان بەکاری بێنی. بەڵام وەکو باسم کرد لە سەرەتادایانی بۆیە قەدەغە کراوە لەبەر ئەوەی دیاردەی ماتۆر لە هەرێمی کوردستاندا لە 102 بۆ خزمەت گوزاری تا هەڵبەتە لە ساڵانی ڕابردووە دڵم لە 102 بۆ خزمەتی با بڵین شارەکە و بۆ خزمەتی مرۆڤەکان بەکارناتۆکو باسم کرد کۆمەڵە مێن منداڵ کڕیویانە کە بە نایاساییش کڕیویانە مۆڵەتی شۆفێریشیان نییە. ئەمە جگەلەوەی مەترسی لە سەرژانی خۆیان دروست دەکەن، مەترسی لە سەرژانی خەڵکیش دروست دەکەن. ئیجراعاتیان لەگەڵ جا قسەکە ئەمێ ئیجراعاتی بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ چیە؟ هاوڵاتی پێی وایە کە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ هیچ ئیجراعاتێک ناکەن، لە ڕاستیدا ئەمە پێچەوانەکەی ڕاستە. ئێمە ڕۆژانە لێپرسینەوە لەگەڵ ماتۆرسکیلەکان ناکەین، مانگانە هەڵمەت ڕادەگەێنین کە ئەگەر مانگانەش نەبێت چەند مانگجارێک ئێمە هەڵمەتێکی گشتی ڕادەگەێنین کە ئەم ماتۆرسکیلانە دەستی بەسەر دیمەن هەیە ئەسەکەڵێکێکیشت لە سەری هەبێ سەری دیمەنەکە لە ڕاستیدا ئەمانە بۆ ئێمە نامۆنین. ئەوە دوکان هەیە بە فەرمی ئەوە کاک بەمەریانی دوکانێ بە فەرمی ماتۆڕە فرۆشت. کاک ڕێبین هەر بەڕێوەبەرایەتیەک هەر لایەنێک هەر دەستگایەک ئەرکێکی پێستێراوە. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ناتوانین بچین لە گەراجە ماتۆرسکیل بگرین، ئێمە تەنها دەتوانین لەسەر شەقامەکان لە کاتی جوڵەدا بگرین. ئەوە ئەرچی لایەنی ترە، ئەرچی بەڕێوەبەرایەتیەکانی دوکانەکانیش ئەرچی قایم قامێتە بخرێت. بەڵێ ئەرچی قایم قامێتە، ئەرچی ئەو دەستگایانەیە کە بە بڕیاری دادگا بۆیان هەیە بچن ئەو ماتۆرسکیلانە مادام یاسایەکەیە ئەم یاسایە ڕێگری دەکات لە هاوردەکردنی ئۆتۆمبیل، پشبەستن بەم یاسایە ئەم ماتۆرسکیلانش هەمویان بە پارچەی یەدەگ وەکو باسم کرد هاتوون و لێرە بەسراونەت و ئەفرۆشتێتەوە بە منداڵ کە ئەم منداڵانە ڕەنگە شارەزایی یاساییان نەبێت، ڕەنگە نەزانێ ئەم ماتۆرسکیلە چۆن بەکاریە و چۆن هاتۆتە هەرێمی کوردستانەوە. ئێمە ئیجراعاتیان لەگەڵا دەکەین، لێ پرسینەوەیان لەگەڵدا دەکەین. هەم لانی کەم لە ساڵێکدا ئێمە 500 بۆ 600 ماتۆر دەستی بەسەردا دەگیرە لە شاری سلێمانی لە شار و شارۆچکەکان ئەکرێتە گراج دەست بە سەراگرتنەوە بەس بە بڕیاری دادوەردەدرێتەوە. ڕێکارەکانی بۆ باسەکەم ئەم شۆفێرە مۆڵەتی ئەم کەسی کە ماتۆرسکیلەکەی لێ خوڕی مۆڵەتی شۆفێری نییە. ڕاستەوخۆ هەر کەسێک یەکێک لەم سوارڕەوانی لێ خوڕی ماتۆرسکیل بێ یا ئۆتۆمبیلی بار هەڵگر یا ئۆتۆمبیلی تایبەت بێ بە پێی ئەو یاسای هاتوچۆی کە لە بەردەستی ئێمەدایە شۆفێری ماتۆرسکیل ئەگەر حەجمی ماتۆڕەکەی لە 125 سیسی واتە قەباری ماتۆڕەکە لە 125 سیسی زیاتر بوو کەمتر نەبوو پێویستە مۆڵەتی لێخوڕینی ماتۆڕی هەبێت. مۆڵەتی لێخوڕینی ماتۆر دێتە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ وەکو جەنابەت چۆن مۆڵەتی شۆفێری دەرێنەوە بەو شێوازە دەچیتە نووسنگە لە ڕێگەی نووسنگەکانەوانت پێدەدرێ، پاشان لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کۆمەڵە مانۆڕت پێدەکرێت، پاشان تاقیکردنەوەت پێدەکرێت و مۆڵەتی شۆفێری دەدرێتێ. ئێمە شۆفێران هان دەدەین ئەو مێردمنداڵانی کە دەستیان بەسەر ماتۆڕەکانیانە گیراوە هانمان داون ئێوە مادان ماتۆڕ لێ دەخڕن وەرن ببن بە خاوەنی مۆڵەتی شۆفێری. ڕسوماتی تۆمارکردنی ڕسوماتی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری ماتۆر زۆر کەمە، هانیان دەدەین بەس دەبەرەوەی بێن بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی یاسایی فێری لێخوڕینی ماتۆر ببن بەداخەوە نایەن. وەکو باسم کە لە سەرەتادا وشیاری ئێمە بۆ ماتۆر
لە ئاستێکی لاوازدا ئێمە دەبێت ئەو ئاسی وشیارە بەرزکەینەوە کە بزانین ماتۆر یەکێکە لە هۆیەکانی گواستنەوە و کاراسانی زۆر بۆ مرۆڤ دەکات بەڵام ئەرزەکەم ئەو ماتۆر ئێوەکو باسم کە لە ساڵی 2012 قەدەخە کراوە هیچ ماتۆڕێک ناتۆ تارێمی کوردستانەوە ئەگەر ماتۆڕێک بەپێی با بڵین پەڕاوێکی دروست مەنەفێستی لەگەڵا بێ پێش بەرواری 2012 بە فەرمی داخلی هەرێمی کوردستان بوو بێت ئێمە تۆماری دەکەین ینی بە نمونە ژمارەکە زۆر کەمە بەڵامەکو نمونەیەک پێت بڵێم لە ساڵی 2010 و 19دا 6 ماتۆڕ تۆمار کراوە ژمارەکە زۆر کەمە ئەمە خەلەلێکیش نییە لای ئێوە بۆ نمونە 2012 بێ ئێستا ئەزانن ینی واقعا ماتۆڕەکان هات بە تایبەتی ئێستا لە خواردنگەکان و هەندێک لەوانەیە کە ئیشی دیلیڤەریەکەن ژمارێکی زۆر ماتۆڕیان هێناوە ینی ئەوانیان بەشی زۆری لەوانەیە ژمارە ماتۆڕەکەیان زۆر کرد بێ تۆ زانی ئەمە پێش 2012 نییە تازە هاتوون بۆ ئەوەی کە ئەو ڕێکارانی ئێوە بەڕێستان ئێستا باستان کرد بەڕێوە بچێت ینی هەم مۆڵەتی هەبێ هەم تۆماریش بکرێ باشتر نییە بۆ خۆتان ئەمە دوولایەنێ پرسیارەکە ئێمە لەبەر خاتر ئیشکەین یا لەبەر سەلامەتی ئیشکەین ئەگەر لەبەر خاتر ئیشکەین ئەو قسەکەی جەنابەت ڕاستە ئەبێت چاوپۆشیان لێ بکەین هەمان بانکین تۆماریانکەین و مۆڵەتیان بینێ کە لە کاتێکە ئەمە دەرگایەکەکاتەوە بۆ ڕووداوی هاتوچۆی زیاتر مەترسی لەسەر ژیانی خەڵک زیاتر دەبێت بەڵام ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە ماتۆرسیل وەکو باسم کرد بە خەڵک بە یاسایی و بە زانستی لی بخۆێن خاتر نییە یاساییە باشە وەزارەتی ناوخۆ لە ساڵی لە پاردا بڕیارێکی دەرکردووە هەر کەسێک ئارەزووی هێنانی ئۆتۆمبیلی هەیە ئۆتۆمبیلی ئەو ساڵە دەتوانێت بێنێ لە ڕێگی کۆمپانیاکانەوە بەڵام بەمەرجێک لە ماوەی 5 ڕۆژدا بکرێ بە ناوی ئەو کۆمپانیایی کە هاوردەی کردووە نەک بیهێنێ لە گەراجدا داینە دوای 10 ساڵ کە نەفرۆشە دوای 2 ساڵ نەفرۆشە بیخاتە سەر جادە جاریشتر ببێ بە بارگرانی بەسەر بەڕێبەتی هاتوچۆ و بە نایاسایی بسۆڕێتەوە لە ماوەی 5 ڕۆژە تۆماری کا بە ناوی خۆیەوە بەڕێبەتی هاتوچۆ بۆی تۆمار دەکات و کارەسانیشی بۆکات تا ئێستا کەس نەهاتۆ بەلای ئێمەوە کێشەکە لەوەدایە ئەم جۆرە ماتۆڕێک کە جەنابەت باسی دەکەی هەم نرخەکەی هەرزانە هەم هیچ کوالیتێکی نییە و لە هەمان کاتی شابەشێوەیەکی فەرمی نەهاتۆ هەرێمی کوردستانەوە ئەمانە پارچەی یەدەکن لێرە پێکەوەنراون گرفتەکە لەمەدایە ئێمە دەبێت ڕێگری بکەین بە هەموو شێوەیەک تۆ ناکرێ بازرگانیت ماتۆرسکیل بێنیت و بە پارچەی یەدەک چەند کەسێک بێنی کە پیشان فیتەریە ئەم پارچانە ببەستن بێکەوە لە ڕاستیدامە کارێکی مەترسیدارە چکە ئەم پارچانە لە وڵاتانی پێشکەوتودایە لەو مەعمەلە یا و کارگەی کە ماتۆڕەکەی دروست کردووە چەندین زانە و ئەندازیار و چەندین تاقیکردنەوە کراوە پاشان ئەم پارچانە دەبەستن بەیەکەوە ئێمە وەکو باسم کرد دەبێت خەڵک هاوڵاتی هاان بین دلیڤەریەکان کە جەنابەت باست کرد ئێستا ڕۆڵیشی گەوریانە ئێمە بۆ خۆشم خواردنم داوا کردووە لە ڕێگەی بە دلیڤەری هێناویانە شتێکم داوا کرد بێناوێنە بەڵام ئێمە چەند جارێکیش هەوڵماندا کە لە ڕێگەی پێم وابێ بەڕێبەرایەتی چێشخانە و میوانخانەکانە بەڵێ هەوڵ بین کە هەماهەنگیەک دروست بکەین چێشخانەکان و خواردنگەکان ناوەکانیان تۆمار بکرێت و بە لیستێک بینێرن بۆ ئەوەی ئەو کەسانی کە ماتۆڕیان پێەیە ببن لە سەرەتادا جارە ببن بە خاوەنی مۆڵەتی شۆفێری مۆڵەتی لێخوڕینی ماتۆر پاشان ڕێکارەکانی تۆمارکردنی ماتۆر بگیرێتە بەر و ئەو ماتۆڕانە بەکاربێنن کە یاساین نەک ئەو ماتۆڕانی کە لە بازارڕا دەفرۆشێت و هیچ بنەمایەکی نییە تۆ ناکرێت خواردنگەیەکت هەیە ماتۆڕێکت هێناوە ماتۆڕەکە بە هیچ شێوەی سەلامەت نییە شۆفێرێک دەخیتە سەر ئەم ماتۆڕەکە و خواردن بجوێزێتەوە ڕاستە خزمەتە کە سابەت دەکا بەڵام نەماتۆڕەکە نەکەسەکە هیچ مەرجێکی زانستییان نییە ئێمە ناڵین ناسی یاسایی ڕاستی سەلانی خەڵک بڵێ چی یاساییە بەڵام ئێمە باسی زانستیەکەیەکی نەخۆ بەتەکە پەیوەندی بۆ ئێستا تۆ کۆمپانیاک ئەگە شۆفێر بی پێ داوات کۆمەڵێک مەرجت لێک لەوانە مۆڵەتەوە ئەیکە بۆ نموناگەر بۆ ڕیستۆرانت یا خواردنگەیەک ئەگەر دیلیڤەریش ئیش بکەی باەکێک لە مەرجەکان ئەمە مۆڵەت ئەمە دەتوانرێت قایم قامیات لیژنەکانی قایم قامیات بیکەن بە مەرج لە سەریان ئەو کەسانەی کە وەردەگیرێن ئەو کەسانەی نوێنەرتانە لیژنەکانی قایم قامیێتە هەمانە بەڵام گرفتەکە لە چیایە دەبێت ئەوان بیکەن بە مەرج چونکە لێپرسینەوەی لیژنەکانی قایم قامیە دووە بۆ دەرهێنانی تازەکردنەوەی مۆڵەتی خواردنگەکان دەستە قایم قامیێت و ئەم کەسانی کە لەوێ کار دەکەن ناو ناسنامەیان هەیە بە پێ جۆری ئیشەکان جیاکراوەتەوە ئەوانەی کە کاری دلیڤەری دەکەن و ماتۆرسکیلیان پێویستە داوای مۆڵەتی شۆفێری مۆڵەتی لێخوڕین ماتۆریان لێ بکەن ماتۆر کاک ڕێبین لەسەر ئەو بابەتە
هەنگاوێکی لەو شێوە نراوە لەگەڵ لیژنەکانی قایمقامێت تەنسیقن کاڵێ نوێنەریشمان هەیە کە ئەم بابەتە کۆنتترۆل بکرێت بە شێوەی یاسایی وەکو خۆدوتە زانستی ئەم ماتۆڕانە بەکاربێنرێت هەوڵ هەیە قسە کراوە نەبوو بەکردار گرفتەکە لەمە ئەمە چەندە ینی خۆ باوەکەی ساڵانێکە هەیە بەڵام ئێمە بەردەوامین لە هەوڵەکانی خۆمان ئەوەی کە پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆوە هەیە لە ئەتوانم بڵێم لە هەموو هەرێمی کوردستاندا لە شار و شارۆچکەکاندا ئەوەی کە پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆوە ئێمە لێپرسینەوە هەر دەکەین ئەو ماتۆڕانی کە دەگیری ڕەوانی گەراجی دەست بە سراگرتنی دەکەین و تەنها بە بڕیاری دادوەر دەدرێتەوە و ئەو ئیجراعاتی کە ئەگەر کەسێک مۆڵەتی شۆفێری نەبێت ئۆتۆمبیل لێخورێت هەمان ئیجراعات هەر سوار ڕەوێک کە تۆ لی بخوری پێویستی بەوەیە کە مۆڵەتی لێخوڕینی ئەو سوارڕەوەت هەبێ بە نمونە تۆ ئۆتۆمبیلێکی بار هەڵگر لێخوری پێویستە مۆڵەتی لێخوڕینی بار هەڵگرێت هەبێ بۆیە ئەویش بە هەمان شێوەیە ڕوبەڕووی دادگا دەکرێتەوە پڕاوی لێکۆڵینەوەی بۆ دەکرێت و ئیجراعاتی لەگەڵدا دەکرێت دەگا پاشان ئێمە ماتۆڕەکەی ئەگەر دادگا بڕیاریدا پێی دەدەینەوە کێشەکە لەوەدایە کە جگە لەوەی کە ماتۆڕەکە نایاساییە مۆڵەتی لێخوڕینی ماتۆڕی نییە سەرکێشیش دەکا پێوەی هیچ ئامرازێکی سەلامەتیش بەکار نایێنێ کڵاو و ئەوەی کە پێی دەوترێت کە قەڵغانی سەر ئەژنۆ و ئانیشک و دەستکێشی تایبەت بە لێخوڕینی ماتۆر ئەمانە یەکێکن لە هۆیەکانی سەلامەتی ماتۆر لە هەرێمی کوردستاندا لە ١٠٢ لەمانە پابەند نابن پێوەی ئێمە زۆر کات لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەاندنەوە هەڵمەتمان کردووە ڕامان گەیاندووە بڵاومان کردوتەوە کە دەست بەسەر ئەو ماتۆڕان دەگیری بەڵام بەردەوامی هەیە کاتێک ئەمە بنە بڕدەکرێت کە خاڵە سنووریەکان کۆنتترۆل بکرێ و ئەوەی ئێستا لە ناو شار و شارۆچکەکاندا دەفرۆشتێ دەستی بەسەردا بگیرێ و بەپی یاسا ماتۆر هاوردە بکرێت کاک بەمن ئێوە یەکێکن لە دەستگاکانی وەزارەتی ناوخۆیان وەزارەتی ناوخۆش بێگومان ینی دەتوانێت هاوکار بێت لەگەڵ لایەنەکانی دیکە پۆلیسی پاسەوانی سنوور بێت یان هەر شوێنێکی دیکە بۆ کۆنتترۆلکردنی سنوورەکان ئەم بابەتانتان باس کردووە وەڵامی وەزارەتی ناوخۆچی بۆ ئێوە پاسەوانی سنوورچی بۆ ئێوە باس کراوە قەدەغەکردنی ئەنی گرفتەکە لەوەدایە کە ڕەنگە شێوازەکانی کۆنتترۆلکردنەکە جیاواز بێ ئەم کەسانە وەکو باسم کە لە ڕێگەی پارچەی یەدەکەوە ئەم پارچانە ئەهێنن لێرە ئەی بەستن ینی گرفتەکەی یەک گرفت نییە بڵێ بەس خاڵە سنووریەکە کۆنتترۆلەکەم لە ئیتر چارەسەرە بێ هەندێک پارچە مەسەلەن بۆ نمونە لە ڕێگەی باشماخەوە دەهێنرێ هەندێک پارچە لە ڕێگەی سنووری پارێزگای هەڵەبجۆ دەهێنرێ هەندێک پارچە لە ڕێگەی حاجیۆمەرانەوە دەهێنرێ ئەمانە دەهێنرێ لێرە ئاڵۆگۆڕی فرۆشتنی پێوە ئەکەن و لە ناو هەرێمی کوردستاندا دەبەستێ گرفتەکە لەوەدا دەبێت لێرە ئیجراعاتی قانونیەکەش جگە لەوەی کە خاڵە سنوورەکان کرا لە ناو شارەکانیشدا بکرێ لە ئێستادا زیاتر لە 2000 ماتۆر لە گەراجی دەست بە سەراگرتندایە ساڵانی ڕابردووش چەند هەزار ماتۆرسیلی کەیتیا بە تەلەف کراوە باشە بە بڕیاری دادووە لە ئێستا ژاوەکو باسم کرد زیاتر لە 2500 ماتۆر لە گەراجی دەست بە سەراگرتندایە ساڵانە ئێمەوەکو باسم کرد 500 بۆ 600 ماتۆر دەستی بەسەرا دەگیرێ ئێمە ئەوەی لەسەر ئێمە بێوەکو بەڕێبەرایەتی هاتوچۆ دەیکەین ئەویتری لە لای جێتەکانی هەست ناکەم پێویستان بە هەڵمەتێکی گەورە هەبێ ینی ساڵانی ڕابردوو سلێمانی هەڵمەتی گەورەی بابەتی هاتوچۆیتی ئەنجامدرا هەتاوەکو ئێستش ینی نمونەیەکی زۆر جوانە لە ئاستی عێراقا لەسەر پابندبوونی شۆفێرەکان لەسەر ئەو یاساکانی باری هاتوچۆ لە ناو شاری سلێمانی ئەمە بە کۆمەڵێک هەڵمەتتان ئەنجامدا کۆمەڵێک بابەت هەبوو جێبەجێتان کرد ئەنی بابەتێکی لەم شێوەیەش لە بەرنامەتان نییە بۆ ماتۆر ماتۆسکی لە ساڵێک هەبووە ئەم ساڵ جیاوازە ئەم ساڵ جگە لەوەی کە بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان خراپ بوو کۆرۆناش بەڵایەکی تر بوو بەسەر ئێمەوە ئەوەندەی ئێمە خۆ دەزانی 4-5 مانگ هەر کەرەنتینە بووە لە ماوەی ئەم چەند مانگی ڕابردوودا ئەتوانم بڵێم ئامانجی ئێمە نەک ئامانجی ئێمە وەکو بەڕێبەرایەتی هاتوچۆ هەموو هەرێمی کوردستان و دەستگاکان لە خزمەتیەوە بووە کە کۆنتترۆلیان پەتایە بکرێت کە وا بکرێت مەترسی بڵاوبوونەوەی ئەم پەتایە کەم بکرێتەوە بۆیە ئەم ساڵ قسەکەی جەنابتە نەک لە بواری هاتوچۆدا نەک لە شاری سلێمانی لە هیچ پارێزگایەکی تردا و لە هیچ جێگەیەکی تردا ئەم هەڵمەتانە ڕەنگە وەکو پێویست بەڕێوە نەچوو بێ هۆکارەکەشی دیارە بەڵام ئێمە هەر بەردەوام ئەبین لەسەری ڕەنگە وەکو ساڵان بەو گڕوتینەوە نەکراوێ بەڵام هەر کارمان لەسەری کردووە و هەر کاریشی لەسەر دەکەین نامەبستم بابەتەکە تەنها دەست بە سەراگرتن نییە بۆ نمونە هەڵمەتێکی
هۆشیاری گەورە بێ هەڵمەتێک بێ لەوەی کە بۆ لە کۆنتترۆلی بەڕای من ینی لە ناوشای سلێمانی ئەوەی کە ئێبینین بەشی زۆری ڕیستۆرانت و خواردنگەکانن کە ماتۆر بەکارێنن بە تایبەت ئەگەر بۆ نمونە دەست و بردێکی لەگەڵا بکرێ لەگەڵ لیژنەکانی قایم قامێت و قایم قام خۆ ئەمە قایم قامێتی سلێمانیە ئێوەش هەر هاتوو چۆن و هەر لە ناو شارەکەیان پێکەوە بچن بەلایانی کەمەوە خواردنگە و ڕیستۆرانتەکان کۆنتترۆل بکرێت لەو بابەتەیە ئەوەی کە خۆت وتت بە شێوەی یاسایی و زانستی بێ بابەتەکە ئەزان بەشی زۆری گرفتەکان چارەسەرەکرێ ڕاست ئەمەتا بەرنامەتان هەیە ئێمە هەوڵمان داوە وەنووسراومان کردووە وە کارمان لەسەر کردووە ڕەنگە ئەوە جوابەکە لای قایم قامێت بێ کە با بڵین دەست و بردی کارەکە استیجابیان نەبوو بۆ بە دڵنیاییەوە هەبووە بەڵام وەکو باسم کرد ئەم ساڵ جیاواز بووە دۆخی ئەم ساڵ لەبار نەبوو بۆ هیچ جۆرە چالاکیەک یا هیچ جۆرە کارێکە بتوانین کۆنتترۆل بکرێ وەکو باسم کرد ئەم ساڵ نەبوونی موچەوقیرانی دارایی و هەندێک گرفتی تر وای کردووە کە ئەم بارودۆخە نەکرێ بەڵام ئەم دیاردێت تەنها لە شاری سلێمانی نییە لە هەولێر و هۆک و لە پارێزگاکانی تریشەیە پێویستی بە بڕیارێکی گشتگیر هەیە لە تەواوی سنوورەکانی پارێزگای سلێمانیدا چونکە ئێمە جاری وا هەیە تۆ ناو شاری سلێمانی کۆنتترۆلەکەی بەڵام لە پارێزگاکانی ترەوە لە شار و شارچەکانی ترەوە بۆ دێتە ئێرەوە کەواتە ئەم گرفتە گرفتێکی بە گشتی لە هەرێمی کوردستاندا هەیە و پێویستی بە بڕیارێکی گرنگ هەیە کە هەموو هەرێم پابەندی بێت کاک بە من ئیجراتە یاسایەکە یان بابەتە یاسایەکە ئەوەی کە ماتۆڕێک دەسی بەسەراگیرێت چی لێ دێت دێکجار پێیان دەدەن و ئەنجێکجار تەلەف دەکرێت ئەمە چۆن ئەم بابەتە ماتۆڕەکە دەستی بەسەردا دەگیرێت بۆ دەستی بەسەردا دەگیرێت ماتۆڕێک لەسەر شقامێکدا تێپەڕێ داوای ساڵانە و مۆڵەتی ئۆتۆم ماتۆڕەکەی لە دەکرێت بێگومان هیچیانی پێ نییە ماتۆڕەکە دەستی بەسەردا دەگیرێت ناو ناونیشانی کەسەکە تۆمار دەکرێت و پسۆڵەیەک دەدرێت بە کەسەکە ئەو کەسە دێت سەردانی بەڕێبەرایەتی هاتوچۆ دەکا بێگومان مۆڵەتی نییە دەینەرین بۆ دادگا لە دادگا لای دادوەری بەڕێز بڕیاری لێدا ئیجراعاتە یاساییەکە چی بێت لەگەڵ ئەوەی کە مۆڵەتی لێخوڕینی ماتۆڕی نیە دەکرێت و ڕوونیشی دەکەینەوە کە ئەم ماتۆرسکیلە سەرەتای نیەوە تۆمار نەکراوە لە بەڕێبەرایەتی هاتوچۆ دادوەر بڕیار دەدا ئەو بەڵگەکانی خۆی دەخاتە ڕوو ئەگەر بە شێوەیەکی یاسایی و هاتبێت و بڕیاری با کە تۆماریکە دادوەر دەیداتەوە ئەگەر بە شێوەیەکی نایاسایی بێ دادوە بڕیار دەدا کە ئیجراعاتی یاسایی لەگەڵدا کراوە کەسەکە ئازادە بەڵام ماتۆڕەکە دەستی بەسەر گیراوە دەبێتە با بڵێن ئەوەی کە وەکو چۆنڵی دەبێتە ملکی دەوڵەت بەڵام دەوڵەت بۆ ئەوەی کە تەلەفیکایە بۆ ئەوەی کە جارێکی کە نەیەڵە بچێتەوە سەر شەقام ئیتر ئەو کاتە بەپی بڕیاری وەزارەتی ناوخۆ بەپی بڕیاری دادوەر ئەم ماتۆڕانە ئەگەر بێت و لیژنەی بۆ پێگەهێنرێ لە بەپی چەند لیژنەیەک ژماری شانسی و جۆرەکانیان دیاری دەکرێت دەنێرێتە وەزارەتی ناوخۆ و دادوەر بڕیاری لەسەر دەدا ئەگەر تەلەف بکرێت کەسێک ئەگەر ماتۆر یا ماتۆسکیلی پێ بێ و تووشی ڕووداوی هاتوچۆ ببێ سزاکەی قوسترە لە کەسێک بۆ نمونە ئەگەر ئۆتۆمبیلێکی پێ بێ و مۆڵەتی شۆفێری و ساڵنامە هەموو شتێکی هەیە ئێمە سوارڕە و هەموو جۆرە سوارڕۆکان لای ئێمە یەک جۆرە با بڵێن ماتۆڕێک لەگەڵ ئۆتۆمبیلێکدا کاتێک کە تووشی ڕوودا ئەبێ بار هەڵگرێک لەگەڵ ئۆتۆمبیلێکی تایبەتە ئەو یاسایی کە دیاری کراوە هەمووی تیای ڕوون کراوەتەوە هۆکاری دروستبوونی ڕووداوەکە چێە ئەگەر من هۆکاری دروستبوونی ڕووداوەکە بم جاگەر ماتۆرسکیلم پێ بێ ئۆتۆمبیلم پێ بێ ئۆتۆمبیلی بار هەڵگرم پێ بێ بەپی قەبارەی تا سەرپێچیەکە و با بڵین ئەوەی کە هۆکار بوو بۆ دروستبوون ڕووداوی هاتچۆ مامەڵام لەگەڵدا دەکرێت کێشەکە لە چیایە لە ماتۆرسکیلدا ڕووداوی هاتوچۆی ماتۆر هەمیشە مەترسی مردنی لێ دەکرێت باشە بۆیە بەشێکی زۆری کەیسی ماتۆڕەکان دائەخرێت یان کەسەکە کە شۆفێری ماتۆڕەکەش ئەگەر با بڵین خەتابار بوو بێ کەسی بەرامبەری لە سکاڵاکەی دەکشێتەوە یان ئەسڵەن هەرنا زاتی ئەوە ناکە کە سکاڵاکە لە بەرەوەی ماتۆرسکیلەکە یان جانی لەدەستداوە یانەوەتە بارودۆخی تەندروستی خراپە بەنمونە پێت بڵێم ساڵ نییە لە سنووری پارێزگای سلێمانیدا 30 کەس بۆ 40 کەس بە ڕووداوی ماتۆر گیان لەدەست نەدا چکە ماتۆر ئەو کەسی کە تووشی ڕووداوی ماتۆرسیل دەبێ هیچ ئازلێک نییە وەکو باسم کرد جارێەوە هیچ ئامرازێکی سەلامەتی بەکار نایێنێ ماتۆڕەکەش بۆ خۆی کوالیتێکی خراپی هەیە لەگەڵ هەر کەوتنێکدا لەگەڵ هەر جوڵەیەکی حاڵەتێکی کوتوپڕدا ئەگەری هەیە کە بکەوێ کە ئەکەوێ ئەم ماتۆڕە وەکو وایە کەسێک لە سەربانێک فڕێبێتە خوارە وەکو ئۆتۆمبیل نییە ئۆتۆمبیل
ڕەنگە ئەگەر تووشی ڕووداوێکی هات چۆش ببێت چەند جارێک ئۆتۆمبیلەکە لە دەستی وەرگەڕێت و با بڵین لەسەر شەقامەکەش لابات و بکەوێتە خوارەوە هێشتا کەسەکە تا ڕادەیەک پارێزراوە بێت بەڵام ماتۆرسی لەگەڵ جوڵەی ماتۆڕەکە تێکچوو سنتەری ماتۆڕەکە تێکچوو کەسەکە ئەکەوێ یەکەم شوێن کە زیانی پێگا کاسی سەرە لە ماتۆرسیلا بەشێکی زۆری ئەو ڕووداوانی کە ئێمە چوینەتە سەر ڕووداوەکان بیانی ئەتوانم بڵێم بەشێکی زۆریان گیانیان لەدەستداوە کەم سایەق ماتۆر هەبوو بێ شۆفێری ماتۆر هەبوو بێ کە بە زیانێکی کەمەوە لی دەرچوو بێ مەگەرەوەی کە ڕووداوەکە زۆر بچووک بوو بێ لەبەرەوە ئەوەندە مەترسی لە ڕووداوەکانی ماتۆرسیلا هەیە ئەوەندە کەیسەکان ناگەنە ئەنجام ئەو خێرایی کە بۆ ئۆتۆمبیلێک دیاری کراوە لەسەر شەقام هەمان خێرایش بۆ ماتۆسکیلا ینی جیاوازیانێ لە خێر هەندێک جار قودرەتی باڵین ماتۆرسیلەکە جیاوازترە لە قودرەتی سیارەکە با بڵین 6 کیلۆمەتری ئۆتۆمبیلێک جیاوازە لە 6 کیلۆمەتری ماتۆرسیلێک ئمە گرفتی ئەوەمان هەیە تا ئێستا بە شێوەیەکی زانستی وەکو لە سەرتاوات باسم کرد ماتۆر بەکار نایە شۆفێری ماتۆرسیل نازانێت چۆن ماتۆر بەکاربێنێ نازانێت چۆن لی بخوڕێ باشە مناڵێک کە مێر منداڵێکە هیچ شارەزایی هیچ شارەزای گرفتەکە لەمەدایە جا ماتۆرسیل بۆ خۆی لە تەمەنی 16 ساڵیەوە دەتوانرێ کەسێک ببێ بە خاوەنی مۆڵەتی شۆفێری ئێمە سێ جۆر مۆڵەتمان هەیە ماتۆرسیلمان هەیە تایبەتمان هەیە گشتیمان هەیە گشتی لە تەمەنی 20 ساڵیەوە دەتوانرێ ببێ بە خاوەنی مۆڵەتی شۆفێری تایبەت لە تەمەنی 18 ساڵیەوەیە ماتۆرسیل لە تەمەنی 16 ساڵیەوەیە مۆڵەتی هیچیان بۆ هیچیان ناخوات جا هاوڵاتی بۆی شۆفێر لەمە دڵنیا بێتەوە تۆ ناکرێ بڵێ من مۆڵەتی شۆفێریم هەیە ماتۆرسیل لە دەخڕم نەخێ مۆڵەتی هیچیان بۆ هیچیان ناخوا تایبەتم هەیە من ئەتوانم ئۆتۆمبیلی گشتی لێ بخڕم نەخێ مۆڵەتی گشتی بۆ لێخوڕینی مۆڵەتی سوارڕەوی تایبەت دەبێت بەڵام ئەم دوانی تر بۆ لێخوڕینی هیچیان نابن لە سوارڕەوەکانی تر بەڵێ کاک بە من ببوورە لە کۆتایی تەوەرەکە نزیکە بووە چی بکرێت بۆ ئەم بابەتە کۆنتترۆل بکرێت ینی ئەگەر ڕوت لە هاوڵاتیان بێ و ڕوو لە لایەنە پەیوەندی دارەکانیش بچووکە تۆ گوتت ینی بابەتەکە تەنها پەیوەندی بە بەڕێوەبەتی هاتوچۆ نییە پێویستی بە تەنسیق لەگەڵ لایەنەکانی دیکە هەیە پێویستی بە چی هەیە وەکو ئەفسەرێک لە هاتوچۆ ئەفسەرێکی شارەزا کە چەند ساڵێکە لە بوارەکە کارەکەم بۆ ئەوەی کە ئەم بابەتە کۆنتترۆل بکرێت ئەمە چەند جاریش کە ژەختمان لێ کردوێتەوە هەوڵی خۆمان هەر دەدەین وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆ هەڵمەتی دەست بە سراگرتنی ماتۆرسیل بەردەوام ڕادەکەێنین بارودۆخی ئەم ساڵ جیاواز بوو وەکو لە سەرەتاوە باسم کرد ئەم ساڵ حاڵەتێکی تایبەت و نەخوازراو بووە ئینشاءڵڵا بڕات و کۆتایی بێت بەڵام ئێمە هەر هەوڵەکانمان بەردەوام بەڵام بەم شێوازی ئێستا بەردەوام بێ ڕەنگە گرفت و کارەساتەکان زیاتر بێ وەکو باسم کە لە سەرەتاوە دەبێ وەزارەتی ناوخۆ بڕیارێک دەرکە کە هەموو خاڵە سنوورجەکان کۆنتترۆل بکرێن نێنرێت پاشان ئەو جێگانی کە پێشانگای فرۆشتنی پارچەی ماتۆرسیلە دەبێ ڕێک بخرێتەوە دەبێ مۆڵەتیان هەبێ و دەبێ گرنتی ئەوە بن کە ئەم شوێنانە پارچەی ماتۆرسیلەکان بەیەکەوە نابستنەوە جاریشکە بیخەنەوە بازاڕەوە بەڵکو تەنها پارچەی یەدەک دەفرۆشن و هەڵمەتێکیش بکرێت لە ڕێگەی فەرمانگەی هێوەبەی میوانخانە و چێشخانەکانەوە کە وەرکشۆپێک بێ با بڵین خولێک بێ بۆ ماتۆرسیلەکان بۆ ئەوەی کە زانیاریان پێ بدرێ و بە شێوەیەکی زانستی و یاسایی ببن بە خاوەنی مۆڵەتی لێخوڕینی ماتۆر و ئامرازەکانی سەلامەتی بەکاربێنن بێگومان وەکو لە سەرەتاوە باسم کرد ماتۆر یەکێکە لە هۆیەکانی گواستنەوە زۆر گرنگی هەیە پێویستە ئێمەش ئەو هۆیە گرنگی گواستنەوە بە یاسایی و زانستی بکەین. زۆر سپاس بە ڕێزڕایت بەهمەن عەبدوڵڵا ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی سپاس دەکەین بۆ تۆرە بەرنامە بەشداربووی لەگەڵمانە. دەچینە کۆیە بۆ لە هاوکارمان کاروان زانکۆی کۆیە بە هاوکاری کۆمەڵگای ڕاگرایەتی زانستی عێراق کۆنفرانسێکی زانستیان هەیە. کاروان ڕۆژ باش زانیاریەکان لەسەر کۆنفرانسەکە چین کە لە کۆنفرانسەکەدا باسی چی دەکرێت و ئەو بەشداربوانەی کە لە کۆنفرانسەکەدا بەشدارن کێن؟ بەڵێ ڕێبین سلااو لێوە سلااو لە بینەرانی گەلی کوردستان هەڵبەت ئێستا زانکۆی کۆیە ئەو بەشەی کاوە پێوەستە بەم کۆنفرانسی ئەمڕۆ سەرقالیەوەیکە کاژمێرنەوەنی و کۆنفرانسێک بکات بەشی کارجێڕی زانستە مرۆڤاتی کۆمەڵاتیەکان لە زانکۆی کۆیە ئەم کۆنفرانسە بەڕێوە دەبات لەگەڵ کۆمەلگای زانستی کارجێڕی عێراقی دیارە هەڵبەتە ئەم کۆنفرانسە گرنگی و بایەخی خۆی دەبێت من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم کۆنفرانسەوە کۆی تەوەرەکە
ئەوەکە میوانەکەم دەبێت دکتۆرە ڤیان سەرۆکی بەشی کارژێڕی لە زانکۆی کوێ دکتۆرە کاتت باش زۆر سپاس بۆم دەفەتێکە سەلامەت بێزە زۆر سپاس ناوڕۆکی کۆنفرانسەکەتان چی دەبێن بۆ ئێوە کە باسی دەکەن لەگەڵ کۆمەلگای کارژێڕی زانستی عێراقی بەڵێ زۆر سپاس دەکەم تەمەن پێشەچی بەخێراتتان دەکەم من بەناوی سەرۆکایەتی بەشی کارژێڕی و ژمێریاری لە زانکۆی کۆیە و بەناوی سەرۆکایەتی زانکۆ بەخێراتان تشگەرمتان دەکەین تەمەن ئەمڕۆ چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتیە کە لەگەڵ کۆمەڵی زانستی عێراقی ئێمە بەڕێوەی دەبین کە خۆشبەختانە یعنی ئەم ساڵ کە زروفێکی نائاسایش بوو بەستوانیمان بەو شێوەیە ئینشاءڵڵا کە بتوانین لەو دوو ڕۆژە چەند کۆمەڵێک بەحسمان هەیە توێژینەوەمان هەیە لە زۆر هەتا لە جەزائیر و لە ئوردون کە بەشداریان کردووە بەڵام لەبەر لەوانەیە زروفی کۆڕۆنا ئەوانە نەیانتوانی بە هەندێکیان ئامادە بن بەڵام کۆی گشتی توێژینەوەکان 36 توێژینەوەمان هەیە کە ئامانجی سەرەکیمان ئەوەیە چۆنیەتی بەڕێوەبردننی سەرچاوەکان ئایا سەرچاوی مرۆیی بی ئایا سەرچاوی برێن پیشەسازی بیتن برێن هەتا کشت و کاڵی هەتا چۆنیەتی بەڕێوەبردننی بانکەکان تەمان چەند محاورێکمانێت تقریبا نزیکەی 8 تەوەری سەرەکیمان هەیە ئەوە کەسانێکەوە مختصن بە ئەبدێری کارژێڕی بانکەکان و ژمێریاریەوە لە هەرێمی کوردستان و تایبەتمەند لە شاری کوێ بەڵێ وەڵا ئێمە وەکو ئەعلام لەمێژە ئەعلامان بکرێت لەبەر تەمان دەبایە ساڵێک پێشێستا ئەم کۆنفرانسە بەسرێت بەڵام لەبەر زروفی دەوام نەکردن و خۆت دەزانی ڕێگای نێوان شارەکان نەبوو بۆیە بە هەموو شێوەیەک توانیمان تەمان لەمێژە و بەحسانش هەموو بە تەقیم داڕۆیشتێ و هەموو کەسانی ئەکادیمینە کەسانی شارەزانە زۆر یعنی بەرپرسی وامان هەیە کە لە بەغدا و لەوانە کە لە بانکەکانیش دەکەن هەموو بەشداریان کردەوە بە توێژینەوە و بە شێوەیەکی ڕێک پێک و ئیشاڵڵا تەوەرەکان دەبینن لە کاتی کۆنفرانسەکە کە چۆن بەڕێوە دەسێ و چۆن توێژینەوەکان پێشکەشی کۆنفرانسەکە دەکرێتە کار دەرەنجامەکانی ئەم کۆنفرانسە دواتر پێشتر تامان سەرکەوتوی یەکەم جار بۆ زانکۆی کۆیە و دووەمیش هەموو دەستگا حکوومیەکان ئینشاءڵڵا هیوادارن کە سوود لەم توێژینەوانە وەربگیرێت و تەمان ڕۆژی کۆتایی کە ئەخیر ڕۆژە چەند تەوسیاتێک پێشکەش دەکرێت و مقتەرەحاتێک پێشکەش دەکرێت هیوادارم کە دەستگاکانی حکوومی ئامادە بن بۆی بتوانێت بە هەموو شێوەیەک چۆنیەتی ئەو سەرچاوانێک کە لە کوردستان هەیە و لە عێراقش بەگشتی چۆن بەڕێوە بردرێ و تا هەموو کۆمەلگا سوودی لێوە ببینێت کارژێڕی ژمێریاری لە ئێستا سەپاستێکە بۆ شۆڕبوونەوەی بۆنی خوێندکاران و کەسانی کاگریانێکی تایبەت بۆ بەشە تا چەند بەگرنگ دەزانین سەرۆکی بەشی کارژێڕی بەڵێ وەڵای ئێمە وەکو ینی سەرۆکایەتی بەشی کارژێڕی ژمێریاری گرنگێکی زۆرمان بە کارژێڕیدایە هەتا بە هەموو شێوەیەک توانیمانە زۆر هەوڵ ینی هەموو لایەنەکانمانەوە هەوڵ بدرێتن لەلایەنش حکوومەت کە گرنگی بە کارژێڕی ژمێریاری بدرێت کە ئەمە ئێستا بوویتە چەمکێکی ئەساسی گرنگ کە لە کۆمەلگا پێویستە گرنگی پێ بدرێت و پێویستە نەکەمە چەند کۆنفرانسی تر زانکۆکانی تریش شێوەی ئەو کۆنفرانسانە بەردەوام بن بۆ بەرەو پێشخست کارژێڕی و ژمێریاری لە کوردستان و عێراق بەگشتی لە کارنامەی داهاتەکان بەشەر لەوەکو زانکۆی کۆیەکانی بەشداری لە کۆنفرانسێک ڕاستی وڵاتان بەڵێ وەڵا ئێمە وەکو یعنی هەم وەکو بەشیمە و بەشی کارژێڕی و ژمێریاری و هەموو سەرۆکایەتی زانکۆی کۆیە وابزانم درێغیمان نەکردووە لە زۆر کۆنفرانس هەر خۆشم بەشدار بوویمە لە وڵاتانی دەرەوە بەشدار بووینە مامۆستاکانمان درێغیان نەکردی و پەیپەراتی باشمان هەیە و کە هەموو ئیمپاکت فاکتەر و سکۆپەس بەشداریان کردووە بەدەستەوە بەشداری لە کۆنفرانسانە دەکەن کاکتەکانی لەلایەن پەیوەندیدار لێستایە کە عێراق و هەرێمی کوردستان بە پەیوەندیشی ئاگرین سەحتدار بەڵێ ئایا ئەم کۆنفرانسانە یا خۆپەستنی ئەم زۆرە دەبێت و توێژینەوەکە ئەمە لەما هەفتەی زانکۆی دوزارە باوەتێکی دەمشێت لەسەر باوەتی کارژێڕی ژمێریاری باز دەکات یعنی ئێستا ڕابوچوودا لەسەر بەهدەکانی سامانی وڵات یاخود بەشی ژمێریاری کارژێڕی چی دەبێت لەو بارەی لەوە قسەتان چی دەبێت لە ئێستا کە وڵات لە قەیرانێکی ئاگرین سەخت بەڵێ
طبعا اكيد دیارە ینی ئێستا بەڕاستی عێراق و هەم کوردستان ینی قەیرانێکی هەم دارایی هەم کارژێری بەڕاستی و بوونی گەندەڵیش ینی ئەمەش ینی کارێکی زۆر زۆر وای کردیا کە زیاتر گرنگی بۆ مۆزوعانە بدرێ و خاصن لە بواری کارژێری ئەمە مۆزۆی ئەو ڕۆژمان تەوەری ئەساسیمان ئەوەیە چۆنیەتی کارژێری ئەو سەرچاوانەی کە هەیە سەرچاوی دارایی بی سەرچاوی دارایی هەتا ئەو سەرچاوانێک کە برێن چۆنیەتی بەڕێوەبردننی کاری بانکەکان بەرەو پێش چوونی کارژێری و ژمێریاری لە وڵاتمان. بەڵێ طبعا ماوەی کۆنفرانسەکە 2 ڕۆژ دەخایانی ئەمڕۆ یەکەم ڕۆژێتی و یانی برێن ڕۆژی کرانەوەیتی و کە سەرۆکی زانکۆ و هەتا برێن کۆمەڵی زانستی کە وتاریان دەبێتن لەژنەی تەحضیریمان هەیە طبعا ئەمە وەکو باسم کرد ئێمە ساڵێکە کار لەم کارمان کردی و بەرنامەمان لە بۆ داڕێشتە و تەوەرەکانیش باحسەکان و توێژەرەکان ئامادەنە هەرێکە بە گوێرەی تەوەری خۆی توێژینەوەکانیان پێشکەش دەکەن و بۆ ماوەی 2 ڕۆژ ڕۆژی کۆتایی کە تەوسیاتە و اقتراحات پێشکەش دەکرێتن و کۆتایی بە کۆنفرانسەکە دێتن. زۆر زۆر سپاس دەستان خۆش بێت زۆر سپاس. بەڵێ ڕێبین ئەمەی کە دکتۆرە ڤیان باسی کرد سەبارەت بە 4مین کۆنفرانسی زانکۆی کوێ دەبێت لە بواری کارژێڕی و ژمێریاری ئەگەر ئێوە پرسیارێکتان لەمە دەگەڕێمە ستودیۆ بۆلایەوە. کاروان زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کوێیەوە لەگەڵمانە بوون. تەوەری دوای بەرنامەکەماندا باس لە گرفتەکانی وەزشکارانی ڕانیە دەکەین. لە ناو ڕانیە چەندی پاڵەوانیان هەیە چ لە کوڕان و چ کچان تەنانەت پاڵەوانی نێودەوڵەتیشیان هەیە ئەنجامی بەرچاویان هەیە بەدەستێناوە زیاتر بابەتەکانیان لە ڕووی تاکێوە ئەوانەی کە تیمن گرفتی گەورەیان هەیە چ یاریگای پێویستیان نییە و چ لەوەی کە پێداویستی وەشی پێویستیان بۆ دابین بکرێت و بودجەی پێویستیشان تاوکێسە بۆ دابین نەکراوە. ڕانیە یانەیەکی گەورەیە لە ساڵی 1992 دامەزراوە ئەو یانەیە و تەمسیلی ناوچەیەکی گەورە دەکەن ژمارەیەکی زۆر وەزشکار لەو ناوچەیەدا هەیە بەڵام بەهۆی نەبوونی پشتیوانی و هاوکاری بۆی ئەوەی کە تاوەکو ئێستا بودجەی پێویست چ لەلایەن حکوومەتەوە بێت چ لەلایەن وەبەرێنەر و دۆڵەمەنەکان بێت هاوکاری یانەکە ناکرێت یانەی ڕانیە تا ئێستا لە خولی تۆپی پێکە زۆر کەس باز زۆر کە باشی وەرشش دەکرێت زیاتر بەشی تۆپی پێباز دەکرێت لە خولی یانە پلەدوەکانی کوردستانە گرفتێکی گەورەیان هەیە. بۆ خۆمان سەردانی ڕانێمان کرد یاریگای پێویستیشیان نیە هۆڵێکی داخراوی وەزشیان نیە کە وەزشکارەکانیان بەتابەتی تیمی بالەیان هەیە چ لە کوڕان و چ لە کچان کە بتوانێت لەو شوێنە یاریەکانیان بکەن. هۆڵێکیان هەبوو هۆڵەکە هەمووی خراپ بوو هەمووی تێکچوو بوو تا ئێستا هاوکاری نەکراون بۆ ئەوی نۆژان بکرێنەوە. گفتوگۆی زیاتر لەسەر گرفتەکانی یانەی ڕانی و وەزشکارانی ڕانیە دەکەین بە میوانداری بەڕێز سەباح ساڵح سەعید سەرۆکی یانەی ڕانیە و لە هەمان کاتیشدا لێپرسراوی سینگەی ڕاپەڕینی لیژنەی ئۆڵمپی کوردستانە. کاک سەباح ڕۆژ باش بەخێر بێن. زۆر سپاس بەزام نزیکەیتنەوە بۆ دە تیمی جیاوازتان هەیە بەشی جیاوازتان هەیە لە ڕێیانەی ڕانیەوانە. بەڵێ ئەو بەشارمان هەمووی هەیە هەمووی سەر بێ شێتێوەشەکە کاتی خود دەکەنەوە بەشداری چالەکیەکانی شێتێوەشەکانەکەین تیمی کچانیش و کوڕانی کوڕان بەڵێ یارە تاچەکانش بە هەمان شێوە لە یارە تاکیەکان و لە تیمەکانیشە لە هەمووی کوڕان و کچان هەیە کوڕان و کچانمان هەیە بەشداری خول و چالەکیەکانی شێتێوەشەکانەکەن. باش کاک سەباح حەزەکەم لە زمانی خۆتەوە باس لەو ئەنجامانە بکەیت کە وەرزشکارانی ڕانیە یانەی ڕانیە لە ئاستی پاڵەوانی تێناوخۆیەکان و نێودەوڵەتیەکان تاوکو ئێستا توانیتانە بەدەستی بێنن. بەڵێ ئێمە وەکو یارە تاچەکان لە تایکۆاندۆ پاڵەوانمان هەیە لەسەر ئاستی وڵاتانی عەرەب و نێودەوڵەتی بە هەمان شێوە لە لەشجوانی لەسەر ئاستی جیهان هەمانە لەسەر ئاستی کۆنفۆش بە هەمان شێوە لەسەر ئاستی نێودەوڵەتی هەمانە جگە لەوانە لەسەر ئاستی کوردستان و عێراق چەندین پاڵەوانمان هەیە. یەکەمی عێراقمان هەیە لە لەشجوانی دووەمی عێراقمان هەیە لە هێزی لەش ئەمانە هەمووی لە ساحە و مەیدان یاریزانمان هەبووە کچان بەشداریان کردو کوڕان لە یارەتاچەکان زۆر باشین بەڵام لە وەکو تیم کە بەڕێزت باست کرد تیم خۆت دەزانی جێکی باشی دەوێت کە بەشداریەکەی بۆیە ئێستا تا ئێستا یانەکەمان لە پلەدووی کوردستان یاریەکات لەسەر ئاسی تۆپی کوردستان بەڵام لەوانی کە لە بالا لە کچان لەسەر نایابین لە کوڕان پلەیەشین لە خوری فوستاڵ پلەیەشین کچان
ئەمانە هەمووی ئەنجامی باشمان هەیە. بەشداری خولی فوتساڵی ئەم ساڵتان کردووە؟ ئەم ساڵ بەڵێ چواری 12 یەکەم یاریمان لەگەڵ نادی بابان هەیە لە شاری سواقورن دەکرێت. ئەنی لە بەڵێ کچان گەڕی یەکەمە ئێوە چاوەڕۆژی یاریتان هینەکە نەکرد. چواری 12 چواری 12 یەکەم یاریتان دەست پێکات. بڵێ لەگەڵ تیپی بابانی سلێمانی. باش بودجەی پێویستان لە بەردەستای هاوکاری ئەم تیمەتان بکەن ئێستا بۆ نمونەوەی کە لە خولایە ئێستا یەکشتمانە بەردەست دێت تەنها بە دواسون بە خۆمان سەردانی بەرپرسان دەکەین، سەردانی کەسایەتەکانی سنوورەکەکەین جار بەجار هەندێک هاوکاریمان دەکەن. خۆی یانی ڕانە دوو یاریگامان هەیە بکرێ مانجی بە هەردووشی و 2 ملیۆن و 500,000 کات لەو پارێ بەشی تیپە ملیەکانە دەین کە وەختی خۆی یاریگا لا ئەوان بۆی سایاریگا کە لا ینی ڕانی یاریگای ئازادە ڕەش خۆل و چالەشیەکانی تیپە ملیەکانش لەو بودجێ دەدرێتە تیپە ملیەکان بۆ تەنسیق ئەو شتەمان کردووە بۆ تەبای برایەتی لە ڕانێ. لە ڕانیە بۆ تاسە هۆڵی داخراوتان نییە کاک هۆڵمان هەیە هۆڵەکە لە ناوەندی وەرشولاوانی ڕانەیە بەداخەوە تا ئێستا کەس سلام نەکراوە هەمووی ڕۆژاواتەوە بە ناچاری ئێمە وەکو یانی وەشی ڕانیە کە خولی فوتساڵێکسان دەبێت یان هۆڵی سواقڕەمادانا کە هۆڵێکی باشتر لەوەی ڕانیە بۆیە لەوێ یاریەکان دەکەین. ینی ناتوان لە یاریگای خۆتان یاری بکەن؟ ناتوانین بڵێ لەبەر نەبوونی یاریگا. لەبەر نەبوونی یاریگایش کەشمانە هەیە بە خۆت هاتی ڕۆژە سێرت کرد ینی هیچی تیان ناکرێت هەمووی سەرەکەی بینید هەمووی خێوە توشتیوا بوو ڕەشە بە هەڵی گرتووە کتابمان کردو بۆی بە ڕێزیداری ڕاپەڕین بەرجان کردوتەوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری تا ئێستا وەڵامەکەمان وەرنەگرتووە. تیمی کۆمفۆشتان نەبوو تیمێکی زۆر باش بوو دواتر وێنەکانیش ئەبینین فیچەرێکمان حاضر کردووە لەسەر بۆ بابەتانە لە دەروی وڵاتیش ئەنجامیان نەبووە چەندی پاڵەوانێتی لە دەروی وڵات بەشداریان کردووە سێرمان کرد هۆڵەکەشیان گونجاو نەبوو کاک سەباح ئەوانیش پێداویستیەکانیان بە پێی پێویست بۆ دابین نەکرا بوو هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی بۆ دەگەر سیستەمی بیناکردن لە سنووری ئەمە زۆر بە سەقەتی دەکرێت ینی خۆی ئەگەر بێت ئێمە کۆمەلگای وەرشیمان هەیە لە ڕانێ ئەوەی کە ڕۆژات کۆمەلگای وەرشی بوو بەڵام کۆمەلگای وەرشەکە تەنها تۆبی پێ و بالە بوو خۆی کە شتێک دروست دەکرێت پرۆژەی دروست دەکرێت حەقا بیر لەوە بکرێتەوە ئێمە داوامان کردووە بیر لەوە بکرێتەوە بۆ هەر یاریەک هۆڵێکی خۆی هەبێ وەکو یانەکانی سلێمانی و نەورۆز و ئەم یانە گەورەکانی هەولێر بەڵام ڕانی ئەوەی تیانە زیاتر لە تۆی پێکۆبووەتەوە ئەو کۆمەلگای وەرسێش یاریگایش بالایەتی سەقەت بووە تا ئێستا هیچ بەکاری ناهێنین داواکەین لە حکوومەتی هەرێمەگە کرات لە داهاتوو پرۆژەیەکەوە وەرشی بکەنەوە هەر یەکێتیەکی وەرشی کە یاریەکانیان دەکرێت کۆمفۆیە تایکواندۆە لە ژوانی هۆڵێکی تایبەتی بەخۆی هەبێ کە بتوانین ئێمە بەردەوامی هۆڵە نۆژەتوان نوێژەنی کەینەوە توانین ئێستا هۆڵی لەوەیە هی ناوەندی وەرشلاوانی ڕانەیە لە قاتی سەرەیە لە تەنیش ئەوان پۆلیسی دارستان لەوەیە یان زۆر بۆ ئەوان زۆر ناخۆشجاری وایە تووشی کێشەش دەبن لەگەڵ پۆلیسی دارستان ینی شوێنەکان گونجاونی منژانم گونجا تایکواندۆش بە ئەمان شێوە لە خوار ئەوانن ئەوانەی کەشمان با لە کەشمان هەر لە یاریگای کەشف دێک ینی لە شوێنێکی وامانی هۆشی داخرەوە بەداخەوە وەکاماژەمان پێیانی کۆمەڵێک پاڵەوان هەن لە ناو ڕانیە پاڵەوانی نێودەوڵەتیشن ینی پاڵەوانی جیهانین تەنها لە ئاستی کوردستان و عێراق نین یشێک لەو پاڵەوانانە کاک پشدەرە بابەتێک مەفیچەرێکمان ئامادە کردووە لەسەر کاک پشدەر کاک سەباح با پێکەوە لەگەڵ بینەران بینەریان بین. من پشدەر مەحموود لەدایک ساڵی 1990 لە شایڕانیە لەدایک بووم سەرەتای دەستپێکی وەرشم لە ساڵی 2008 بووە لە ساڵی 2010 توانیمە بەردەوام ڕوو لە پاڵەوانتیەکان کەم و نەتیجەی باش بەدەست بێنم.
سەرەتا لە ناوخۆ توانیمە بەشداری پاڵاوانتیەکان کەم لە ساڵی 2008 توانیمە بەشداری پاڵاوانتی بیتوێن و پشت دەرکەم چەند جارێک پلەی یەکەم بەدەستێناوە. دواتر بەرەو پاڵاوانتی کوردستان توانیمە دوو جار پلەی یەکەم لە پاڵاوانتی کوردستان بەدەست بێنم. دواتر بۆ پاڵاوانتی عێراق توانیمە بە هەمان شێوە پلەی یەکەم بەدەست بێنم لە ساڵی 2016. دواتر ڕوون کردوتە وڵاتە ئەوروپیەکان بەشداری پاڵاوانتی جیهانەکانم کردووە لە وڵاتی ئیسپانیا توانیمە پلەی سێیەم بەدەست بێنم لە مەدریت لە ڕشتەی بۆدی بڵدین کلاسیک. 2010 نزیکەی 79 وڵاتەیدا بەشدار بووە و وەکو عێراقیش توانیوێتی پلەی سێیەم بەدەست بێنێت لەو پاڵاوانەتێدا. دواتر بەشداری پاڵاوانتی غەربی ئاسیام کردووە بە هەمان شێوە توانیمە پلەی یەکەم بەدەست بێنم و ساڵی 2009 بە هەمان شێوە توانیمە جارێکیشتر بەشداری پاڵاوانتی جیهانی بکەمەوە پلەی چوارەم بەدەست بێنم لە فەجیرە. توڵەی فەجیرە بە قوڵترین بتوڵە بوو کە لە ساڵی 1997 تا ئێستا بتوڵەشی وان نەکراوە. زیاتر لە 1560 کەس بەشداری ئەم پاڵاوانتی کردووە. ئێستا لە ئامادەکاری دایم بۆ پاڵاوانتیەکانی ساڵی 2021. بینیمان پشدەر بوو ئەوەی کێکە لە پاڵەوانەکان چەندی پاڵانی دەوڵەتیش بەشداری کردووە و ینی پێشتر هەر برادرانیش لێرە بینیان هەمووی محەجیبی بوو ینی یاریزانێک و پاڵەوانێکی لەو شێوەیە. ئەوتوانیتانە هاوکاری بن بە تایبەتی لەو سەفەرانی کە بۆ دەروی وڵاتی کردووە؟ ئێمە کە کاکپشدەر سوود لە وڵاتی ئیسپانیا بەشداری کە ڕسمێکی گەورەمان بۆ کرد کە هاتەوە هەرچی بەرپرسی حیزبی حکومی لەو کەسایەتی لە سنووری ڕانێ بوو ڕێزینانی بۆ کردبوو. دوای ئەوەش ئێمە پێشوازێکی پاڵەوانانە بوو بەڵێ زۆر ینی هەموو خەڵکیڕانێ لە پێشوازیدا بوو کە هاتەوە شتێکی زۆر باشمان بۆ کرد. ئێمە وەکو نووسنگی ڕاپەڕینەوە کاتە ئەمە لە ڕووی معنەویەوە بەڵام لە ڕووی مادیەوە وڵی هیچمان پێ نەکرا بۆ خۆمان بۆ نادەکە نەکرا تا بۆ ئەوی بکەین یان داوەشمان بۆ کردووە کتابمان بۆ لە ئەندامانی یانەکەشتان بەڵێ لە تیمەکانشمانە لە ینی وەشیڕانێ بەنای هەڵبژاردەی عێراقیشەوە بەشداریەکە کە چووە عێراق بەناو عێراقەوە چوە دەرەوەی کوردستان و عێراقش بەناو عێراق بەشداریکە بەرەوەی کوردستان وڵات پاڵەوانی دیکەی هاوشێوەتان هەیە لە یانەی ڕانێەوە کاک پشتەر 5-6کەمانە بەزت لەش جوانی کاگاسەوەمان هەیە تەنها مەوەسم لەش جوانین ینی لە جوان یارەکانی کە تایکواندۆ هەمانە بە هەمان شێوە کۆنفۆ پاسی سواری هاتم تیمێکیشتان لە ئۆنلاین وەبزانە بەشداری کردبوو بەڵەوە تایکواندۆ بوو کسەکانمان بەشداریان کرد پلەیەکەم و دووەم و سێمیانە بوو لە تو پاڵەوانێتێکی تونس بوو بە شوی ئۆنلاین بەشداری ڕێزێنامان بۆ کردن هەرەوەمان پێکرا ڕێزێنان بۆ بکەین بەڕاستی ناتوانین هاوکاریاکەین. ئەزەکەم قسێک لەسەر ئەنجامەکانی ئەوام کە ئەو تیمەتان چی بووە پاڵەوانێت هێ چەند وڵات بەشدار بوون ئەوەی تونس ئەمان توانیان پلەی چەند بەدەست بێنن؟ وڵا پلەی سێمیان بەدەستێناوە لە ئاسی 9 وڵات بووە بە ئۆنلاین کراوە شتەکان دیارە کاک لێر بە خۆی ئێستا ڕاهێنەرەکەیان جێگری یەکێتی تایکواندۆی کوردستانیشە ڕۆڵێکی بەرچاوی هەیە ئێمە شانازی پێواکەین کە لە شارەکەمان لە قەزایەک ڕاهێنەرەکەمان جێگری شێتی ناوەندی تایکواندی کوردستانش بێ بە خۆشی ڕاهێنەرێکی نێودەوڵەتیە دەستخۆشیە دەکەین کە ئەو ئاستێ هەیە توانێتی کچانش بێنێتە ناو ئەو بوارەوە بەڕاستی یەکەم جارە لە سنووری ئەمە کچان بێنە ناو بواری کۆنفۆ تایکواندۆ ئەوە شتێکی زۆر باشە و پێشتر هەبووە کچان لە گۆڕپان و مەدان لە بالە لە فوستاڵەمانە بەشداریان کردووە لە پاسی سواری بەڵام ئەوانەش هاتنە سەری بۆ ئەمە شانازیشی ترە بۆ ڕانێکە کچان دێنە بوارە کە یاریێکی عونفا قورسە و یاریانە باسی کچانە ژنانە کرد فیچەرێکیشمان لەسەر کچان و ژنان و بە شوەیەکی گشتی وەرزش لە ڕانیە هەر ئامادەیە چونکە ئەوەی کە ئێمە بیستمان کە
کچان و ژنا مەشێوکی بەرفراوان ڕویان لا وەرزش کردووە لە ناوەڕاندیە با بینەری و فیچەرش بین و کاک سەبا دواتر دەگەڕێنەوە بۆ درێژت هەم بە گفتوگۆکەمە. شەش مانگ دەبێت تیپی کچانی کۆنفۆی یان ئێڕانیا دامەزراوە. تەمەنێکی کەم بەڵام لەسەر دەستی مامۆستا بە ئەزموونەکانیان توانایەکی گەورەیان پیشانداوە. بوونەتە مای سەرنجی هەموو لایەک. کۆنیای 14 ساڵ 7 ساڵە خەریکی ئەم یاریەیە. لەبەر خۆشەویستی بۆ وەرشەکە پێش دامەزادنی تیپی کچان لە ناو کوڕەکاندا ڕاهێنانی دەکرد. ئامادەین بۆ بتوڵات و شرعانی هەر یاریەک بێت پاڵەوانێتی بەتوانین بەشداریکەین. بەڵێ بەدڵنیایەوە. کچان و ژنانی ئیڕانیا بە شێوەیەکی بەرفراوان ڕوویان لە وەرزشکردن کردووە و چەندین پاڵەوانیان هەیە. چاویان لەوەیە زیاتر هاوکاری بکرێن بۆ ئەوەی گەشەی زیاتر بە وەرشەکەیان بدەن. دەتوانم بڵێم لە قاعەکەمان خەڵک زۆر ڕوو تێدەکرد هەتا بگرە ئەوەندە قاعەکەمان پڕ بۆ خەڵکمان دەناردەوە. ئێستاش لە بواری تۆپی پێی ڕانیا فێرگەی تۆپی پێی ڕانیەمان هەیە، بالەمان هەیە بۆ خۆم ئێستا لە پەیمانگای وەرزشم هەڵبژاردەی تۆپی دەستم لە پەیمانگا. کچان و ژنانی ڕانیە زیاتر حەزیان لێ ڕووبکەنە وەرزشەکە، بەڵام دەرفەتیان بۆ نەڕەخساوە بۆی زیاتر ڕووبکەنە وەرزشەکە. نا بۆ شێوەی هاوکاری ناکرێن بۆیە هەم لە ڕووی ماڵەوە هەم لە ڕووی داراییەوە. لە دوای کۆنگرەی نوێ و نێبوونەوە یەکێتی بۆ گەشە پێدانی زیاتری وەزش و هاوکاریکردنی وەزشکاران بۆردی وەزشی بۆ هەیکەلی حیزبەکەی زیاد کردووە. بۆردێک دەیەوێت هاوکاری زیاتری پاڵەوانەکان و وەزشکاران بێت بۆ بەدەستێنانی ئەنجامی زیاتر و گەشادنەوەی وەزشی باشووری کوردستان لە پاڵەوانێتی جیهانیەکاندا. دوێنێ پێران لە شیرازێ و دەهۆک و ئامێدی و ئەوانە بووین. ڕۆژانی پێشووتر لە خوورماڵ و شارەزور بووین، پێشووتر لە کەرکک بووین، لە دەربەندیخان و گەرمیان لە هەموو ناوچەکان لە سلێمانی، لە هەولێر، لە هەموو ناوچەکان لە سۆران، لە کۆیە و لە دەڤەری ڕاپەڕین و لە هەموو ناوچەکانی کە نەشوین دەچین و بەرنامەمانەیە بۆ دروستخورمات و بۆ شوێنەکانی کە بۆی بتوانین پشتیوانی بۆ ئارەجیاجیەکانی وەردش بین و کەموکڕیەکانیان ببڕین و پشتیوانیان بکەین بۆ نێشتنی کەموکڕیەکانیان و پاڵپشتی سەرسەختیان بین بۆ دەرکەوتنی تواناکانی گەنج و لاو وەردشوانانمان. یانەی وەرشی ڕانیا یەکێکە لە یانە دێرینەکانی کوردستان و ساڵی 1992 دامەزراوە. ئێستا چەندین گرفتی دارایی هەیە و چاوی لە هاوکاریەکانە بۆ بەدەستێنانی ئەنجامی باشتر. ڕەوینە ڕەحمەتگەلی کوردستان، ڕانیا. کاک سەباح لە نێو کچان و ژنانی ڕانیا پاڵەوانتان هەیە لە ناوانیشە؟ بڵێ لە هێزی لە شەمانەوەکو یارێ تاکەکان وەکو ئەنجامی تیم ئەندامی تیمەوانە هەم تیمن ئەنجامەکانی تیمەکان هەمانە لە حاجیاوە هەمانە لە ڕانیە لە قەڵازێ بەشداریان کردووە زۆر یەکەمیشان هەیە. وەزام تیمی فوساڵ و بالشتان هەیە لە کچانە؟ بڵێ هەمووی هەوانە کچانمان هەیە کێشەیەوەمان نییە، بەس کێشەی مادیمان هەیە، من نادێکەمان بودجێ تایبەتی نییە، یعنی
بەراورد لە گەڕیانە گەورەکانی کوردستان بڵێن لە سلێمانی سیروانی و نەورۆز لەولا هەولێر و دهۆک و ئافرۆدێتی کچانی هەولێر و ئەمانە بەڕاستی شتەکانان فریە بۆیان کراوەتەوە نادیڕانێ دەبووە ئێستا قسەی تایبەت لەسەر بورجاکەم بەس جارێ لەسەر مەبەستی کچان و ژنان بڕۆم زیاتر کچان و ژنان لە ڕانیا چ جۆرە وەرشیەکەکەن زیاتر تۆبی پێ فستان هێزی لەش ئەم تایکواندۆ و کۆنفۆشی زیادی کرد وە مامۆسایش کەشمان هەیە مامۆسانیگار مەلەی دەکا دەتوانێت لە دەربەندی ڕانێ بپەڕێتەوە کە یەکەم جارە لەو سنوورە پیاو تا ئێساوەکو پێویست نێتوانێت پەڕێتەوە ڕەنگە بەرنمێکش بۆ سازکەی خۆک و بەڵێنتان پێداوە ئەوەشمان هەیە مامۆسانیگار ئێستا مەلەوانیی باشە و هیوادارین بۆ نێو دەوڵەتی سفادەی لێ بکەین ئەوەی مای سرنجانی بە شێوەیەکی بەرفراوان ڕانیە بەڵێ کچان و ژنان زۆر ڕویان لە وەرزش کردووە هەتا وەختی خۆی کە چوینە سەر شاخ پێشبرکێ سەر شاخمانە بوو کەس لە کورد زیاتر بوو ئێستاش هۆڵەکانی لێش جوانی لە ڕانیە کچان هەفتانە دەچنە سەر شاخ ینی تیمێکیان هەیە بۆ خۆیان دەچن هەر جاری تی پێکەڕوات وتیان تۆزێک لەم قەیرانی دارایی و کۆرۆنای هەندێک کەم بۆتەوە بەڵام هەفتەی پێشوو سەرکەوتنە سەر شاخ بەڵێ مەبەستم لە هۆڵەکانی لە جوانیە بەڵێ باس لە بوجە بکەین کاک سەڵا ینی ئێمە هەندێک جار گوێمان لێ بێم ینی یانە هەیە لە کوردستان بودجەیەکی گەورە تەنها بە یەک یاریزان دەدات یاریزان لە دەرەوەی وڵاتێنێ ڕاهێنەر لە دەرەوەی وڵاتە هێنێ ئێوە قسەتان نەکردو تۆ نوێنەری دیژدەی ئۆڵمپیشیت ینی لە ناوچەی ڕاپەڕین هەر هەمووی قسەتان نەکردو ئەم عەدالەتیە بۆ چۆن قسەمان نەکردووە پۆستمان کردووە قسەمان کردووە بەرپرسمان بینیوە لەگەر ڕێزم ئەو بەرپرسانی کە دێنن لای ئێمە یان دەسەردانیان دەکەین لە کۆور و کۆبوونەوە هەر دەڵێن بەسەر چاو یعنی بەسەر چاو وابزانام کۆتایی پێوێ بەسە ئێمە نووسراوە دێن کە نووسراوماندا شتێکمانە سەر بۆ بنووسە سەردارمان کە کە چێ خۆت هاتی گەڕایەوە شوێنی خۆت کە دادەنشی لەسەر ئەو مێزە ئیشی هاوڵاتیان یانیشی حیزبەکەت بەڕدەبێ هانی بەسەر چاو بەسە ئێمە چوینەتە زۆر بەر لای بەرپرسان لە دەرگای زۆر کەسمان داوە زۆریان هاوکاریان کردوین زۆریان هەر بەسەر چاو بووە ئەگە بەسەر چاو بێت ئێمە دەتوانین هەموو چارەشکان بڵێن بەسەر چاو ئەنجامی باش بەدەستێنین ئێمە لەو هینەیە کەم و کوڕیمان زۆرە ینی بەرپرسەکانمان وا دەدەن جێبەجێ ناکەن بەداخەوە بودجەی ساڵانتان چەندە لە یانەی ڕانیا بودجەمان نییە ئێستا جاران هەبوو وەزارەتی ڕۆشنبیری لاواندا ئێستا نیمانە تەنها دوو یاریگامان هەیە ئەوش 2 ملیۆن و 500,000 و باسمان کرد بە تەنسیق هەندێک چالاکیەکانی تیپەملەکان لەو پارەیە ینی دەیاندێنێ خولەکان نایە بۆ پلەیەک و پلە دوی کە تیپەملەکانی ڕانێ لەو پارێ دەیاندێنێ ئۆختی خۆی یاریگا لای ئەوە یاریگاکە یاریزانێکتان بەشداری خولێکەکان هاوکاریان پێویست نییە ئەو تیمە ئامادەکاری نابێت سەفەری ئەوێت لەوانێ لە وتێل بمێنێتەوە یاریزانەکان موچە ڕاهێنانەکان موچە ڕاهێنەرەکانیان موچە هیچیان پێدەن یەکشتنی تەنها کاتی چالاکیەکان ئێمە تیمێک لە دەستێ بەڕێبەر پێک دێنین دەچین دەرگا بە دەرگای بەرپرسان کەسایەتەکانی ڕانیە ئەو دەوڵەمەندەکان داوای هاوکاریان لێکەن بەڕاستیەوە زۆر ناخۆشە جاری دووەم ڕووی ڕەنگەبەتانە بە کەسێتی جێبەجێ ناکرێت جێبەجێ ناکرێت من بۆ ئەم ئینە پێشنیار دەکەم بردی گەنجان کە یەکێتی نیشتمانی کوردستان بۆ یەکەم جارە ئەم مەیدانە شتێکی زۆر باشی کردووە کوڕێکی گەنجی داناوە هیوادارین هەمومان هاوکاری کاگاران بین زانین کاگاران با بجێ بکەنە بەردەستەوە یعنی بۆ هەر یانێک مانگانە ساڵانە 6 مانگ جارێک شتێکی خۆ ئەوان وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ینی لە فیچەرەکەش ئاماژەمان پێەیە ینی بابەتێک کە دروستیان کردو بۆ هاوکاری هیچ وەرزشکاران بەڵام ئەمە حیزبن لە کۆتاییدا هەرکە گەورەکە لەسەر حکوومەتە حکوومەت ئەم نەعەدالەتیە بۆ لە بینی یانەیە کە ئەچێ ڕاهێنە لە دەرەوەی وڵاتە هێنێ یاریزان لە دەروی وڵاتە هێنێ ئەمە ئەگەر حکوومەت دامی نەکات حکوومەت هاوکاری نەکات ئەتوانێت ئەم ئەمانە بکات خۆی بۆچی هاوکاری ئێوە ناکەنەوەکو یانەی ڕانێ بۆ هاوکاری ئەوانەکەن بەڵێ خۆی لە کوردستان هەموو شتەکان بە شخصی کراوە ئێمە ئێستا کە داوای هاوکاریە بکەین دەبێ بڕۆین بۆ لای وەزیری ڕۆشنبیری لاوان ئێستا ئەمڕۆ هاتم نووسراوم پێ دەسمە لای وەرزشی سلێمانی پاڵپشتێکمان بکات بۆ دابینکردنی هەندێک پارە بۆ کچەکانمان کە بەشداری خۆری فوساڵەکەن هەر لێر ئێستا لەم بەرنامێتەوە دەسمە لای کاک جەمال وەکو پاڵپشتێکمان بکات تر نازانم ئەوە دەکرێت یانە دێن جیاوازیەکان ببینین لە حکوومەتی هێرێم ئێستا نادی هەولێر نازان باز دەکرێت 790 ملیۆنیان بۆ دابین کراوە نادی دوهۆک بە هەمان شێوە لەم کاتی لەم کاتە قەیرانەیە کەم و چەندە کاکە ئێمە 20 ملیۆنمان دەوێت
حوسەتمان ناوێ 600مان ناوێ بابێن 20 میلیۆنمان دەرێ ئەمە هەردوو چالاکیێکی کە ئێستا هەیە فوستاڵی کسان و خولی پلەدۆکانی کوردستان بەڕێوە دەبێن خۆشمان هەندێک ئەجولەی نوێشتێ پەیدا دەکەین بابێن کاکە 10 میلیۆنمان دەنێ مەمنونینە حکوومەتی هەرێم بەڵام هەموو شتەکە بە شخصی کراوە من تۆ ناسم هاوکاری مەکەی فڵان ئەوە ناسی هاوکاریەکە یعنی نادی هەولێر ڕێزم وایە هەیە بەڕاستی و پارێ زۆرە وەرشیان گرتەوە و باز دەکرێت دوای ئەوە لیژنەی ئۆلۆمپی کوردستانش یعنی ئێمە لیژنەی ئۆلۆمپی کوردستان خۆم ئەندامم تێرە جیاوازی ناوێکی هەورشەکان هەیە تۆبی پێ هەموو شتێکی بۆ فری کراوە بڕۆ یارە تاکەکان هیچی نییە بالەیە خول نەکراوە باسکەیە خول نەکراوە هەمووی هاواری ڕستاوە تەنها تۆبی پێ نازانم پارێ تۆی پێ لەکوێ دێ آخر بۆ فری من ینی چەندین یانە و چەندی شوێنی دیکەم چاوپێکەوتن کردووە هەمان گلەی ئێوەیان هەیە ینی بابەتە پێم سەیرە نازانم ینی بابەتەکە وەکو تۆ گوتت نازانم ینی ناوی برێم چی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان کە بەو خەڵک بناسی داهاتە دەست دەکەوێت شخصی بناسی ئێستا هەموو شتەکان فەرم و پار و پێرار و پێسر پێرار بەس تۆی پێچالاکی کردووە ئەیوانی کە یەکێتی وەشی خۆی هەیە باسکە هەیە بالە هەیە هەمووی هیچ ینی هەمووی یاریەکان بەس تۆی پێ ماوەستە بڕۆ سێکە ینی ئێمە خۆشانانزیە یعنی هەولێر دووجار گەشتۆتە پاڵەوانێتی کاسی ئاسیا دەستیان خۆش حەق خۆیانە چەند جارێکیش وەزان 5 جارە 6 جارە خولی عێراقییان بردووە شانازیانی خۆ یعنی هەولێر شانازی پێوەکەین بەڵام لە هەمان کاتە عەدالەتێک هەبێ لە دابەشکردنەکەیە یعنی هەولێر ساڵانی ڕابردوو وەکم بوجە زۆرشیان پێدراوە چەند ساڵێکە لە تۆپی پێکەشیانە ئەنجامیان ئەوتوان ئەنجامیان نییە نەوەڵە یعنی خۆ ئەگەر ئەنجامی گەورەشیان هەبێت لە بە دیوێک هاتوو ئەڵێ حەقی خۆیانە لەبەر تیمێکی تۆکمە لە ئاسیا لە عێراق ناوباڵیانێکیشە بە نیومەلیار دێنن کاکە یاریزان دێنن بە ئەم پارەیە هی ئەو حکومەتە نییە ڕانیە ڕاپەڕی نەکردووە ئەو حکومەتە لەسەر دەستی ڕاپەڕی دروست نەبووە بەڵام بەداخەوە ینی ئێستا کە یەکێتە وەرشەکانش بە سپۆنسەر سالاکیەکەن ینی هەر عیبە بۆ وەزارەتی ڕۆشنبیری کە یەکێتی وەرشی لیژنەی ئۆلۆمپی بە سپۆنسەری کۆمپانیایەک بێن چالاکی بکەن بەڕاستی ئەوە ناخۆ تیپی ملی قەیناکە بابیکە حەقی خۆیەتی تیپی ملیە و خول لەکاتەوە با سپۆنسەر بێت بەڵام ناخۆشە یانەیەک یعنی یەکێتێکی وەرشی بە سپۆنسەری کۆمپانیایەک بێت چالاکی بکات باشە بودجەیەکە بوو لە وەزارەتی ڕۆشنبیری ساڵانە ماگانە دەیاندا نادەکان بە ئەو 1990 میلیۆنی دایەتە نادی هەولێریان نادی دۆک با بێن تەقسیمی کەن هەر نادیەکی کوردستان سنووری زۆنی سەوز 5 میلیۆنی دەرێ پلە دۆکان ئیشەکانیان چارەسەرەکرێ خۆشیان شتێک هەر دابین دەکەن بەڵام ئەوە نازانم ئەم فەرق و جیاوازیە چیە دەکرێت بڵێ موچای ئێدن بە یاریزانەکانتان ئێمە گەلە کاتی خولەکان بەڵێ بە گرێبەستەکەی نەگەڵان ئێستا بۆ فوستاڵی کسان گرێبەستێکمان کردووە لەگەڵ تیپێکە مەسەرن ئێمە بەڕاهێنەرەوانە تقریبان 10 میلیۆنێک شتێ دەچێت ئەو 10 میلیۆن ئێستا پەرۆشمانە چی بۆ بکەین نازانم لەکوێ پیدا بکەین کاگاران وعدەشی داوە ئەگەر ئەو عادی کاگاران جێبەجێبێنیشان پێدەدەن تەنها لە کاتی خولەکانە بەڵێ تا بۆندەکە یاریەکان تاوا بێ بۆندەکەشتاوە ئەی دوای ئەوەی ترە چنە ماڵەوە دەستنەوە ماڵێتەوە لە یاریزان وا پێگە قەت پێ ناگات هیچ کارێکی سەقەت هێماکەین ئەو خەتای یەکێتە وەرشەکانە خەتای ئێمەیە ئەگەر ڕوت لەلایەنە پەیوەندیدارەکان بێت بۆ ئەوەی کە ئەم سارد خەڵک سارد نەبێتەوە ئەچەند من هاتم بۆ ڕانی هەندێک گلەی هەبوو بەڵام هەر بەردەوامە لە یاریکردنی خۆیان بۆ هەموو زروفە ناخۆشە بۆی کە هۆڵێکی گونجاویان نییە موچیان نییە زۆر پێداویستی هەیە پێویستیانە بۆ ئەوەی ساردبوونەوەیەک دروست نەبێ ئەم خەڵکەی کە هەیە ئەم ڕۆحێتی وەزشیە بەردەوام بێ لە ناوچەکەتان چ داواکاریەکتان هەیە قسێکی کۆتاشت هەبێ وڵا داواکاریمانە هۆیە حکومت بەبێ جیاوازی یانەکانی کوردستان هەمووی بە یەک چاوسێرکات ئەو بودجەی هەبوو لە وەزارەتی ڕۆشنبیری کە ماگانە دەیدا بە کاکە هەمووی نەدا ڕوبعیشی بدا دوای ئێمە من سەیرم پێدێ پێش یاریگای ڕانێ لە شێوەڕەش تقریبا 1000 مەترێک هەبوو شارەوانی لە باتیەوەی بێ ڕێگامان پێدا بکەین دوکان دەکاتە باخچە لەبەرەوەی باخچەکەش سەقەتە دەچێتە بن ئەو ئاوەکەی دەچێتە بن ئەو دیواری کە بۆ یاریگاکەماندا ماوەیش کە ئێوە شاش دیوارەکە خوار بۆتەوە ئێستا ڕێگامان پێدا شارەوانی ئەو باخچەیە زیاد بوو لەوێ حەق بۆ ئەو باخچەیە نەکرایە ڕێگان بە ئێمەدایە کە مڵکی یانەکەمانە بمان کەدا ڕێزە دوکانێک بودجەیەکمان هەبوو وەکو نادیەکانی سیروان و سلێمانی و ئەوانەی هەولێر بەڵام ڕێگان لێگرتین
بەداخەوە دەبواە ئەو باخچەیە زیاد بوو نەکرایە ئێستا کردیانە باخچە ماوەیشکە و باخچەیە زیانیشی دەبێت بۆ یاریگاکەمان ئەو دیوار بەندەی کراوە ماوەیشکە دەڕوخێت و ئێمەش یا دەبێت یاریگاکەش ڕۆژەکەینەوە باخچەکەش تێکەچێ ینی ئەمە عقلەتی ئیشکردنی برادرانی سپاس دەکەین بەڕێز سەباح ساڵە سعید سەرۆکی یانەی ڕانیە و لە پسراوی نووسنگی ڕاپەڕینی لیژنەی ئۆڵمپی کوردستان سپاس دەکەین بەنامە لەگەڵمانە بووین. ئەمڕۆ پێشانگای کتێب هەیە لە شاری سلێمانی لە شوێنی پێشنگانە دەوڵەتیەکان لە تاسلوجە هاوکارمان عومەر کەریم لەگەڵمانایە. عومەر ڕۆژ باش زانیاریەکان لای ئێوەن. ڕێبین ڕۆژ باش لە بینەران و لە جەنابتان ئێستا ئێمە لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانین ئەم پێشنگایە ئەمڕۆ تەرخان کراوە تا 9 ڕۆژ بۆ نیشاندان و بڵاوکردنەوەی ئەو چاپکراوانەی کە لە دەستگاکانی پەخش و بڵاوکردنەوە چاپیان کردووە و کتێبی دانسقەی تایە و بەپێی وتەی سەرپرشتیارانی یا ڕێخەرانی پێشنگاکە زیاتر لە 300 ناوەندی چاپ و بڵاوکردنەوە لە 15 وڵاتی جیاواز ئەمڕۆ لەم پێشنگایە ئامادەبوونیان هەیە بۆ ماوەی 9 ڕۆژ و بەدەیان و سەدان و هەزاران ناونیشانی جۆرا و جۆر لێ هەموو یەکێک لەم حجرانەیان لەم ژوورانە هەیە و ئەوانەی کە دەبینرێ ئەمە هەمووی کتێب و کۆشکی تایبەتن کراوەتەوە بۆ دامەزراوەکانی چاپ و بڵاوکردنەوە و بەشێکی زۆری لەو دامەزراوانەی کە ئەمڕۆ یان لەم پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب ئامادەن لە وڵاتانی عەرەبیەوە هاتوون لە تورکیاوە هاتوون لە ئێرانەوە هاتوون و ئەمە بەبوونەی ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانیە و لە چوارچێوەی چالاکیەکانی بەرزڕاگررتنی دامەزراندنی شاری سلێمانیە. ئێمە بۆ زانیاری زیاتر و بۆ قسەکردن لەسەر پێشانگاکە و بۆ بایەخی ئەم جۆرە پێشانگانە بەسپاسەوە مامۆستا مومتاز حەیدەری کە لە هەولێرەوە وەکو یەکەم میوان ئەمڕۆ خۆی گانۆتە ناو پێشانگاکە و بەر لە خەڵکی تر ئەمڕۆ تەواجودی هەیە ئەچینە لای ئەو بابزانی مامۆستا خۆی لەسەر کتێب چیمان پێڵێ چکم ئەمە جەوێکە بۆ نووسەر و ڕۆشنبیر و خوێنەواران باخی هەیە. مامۆستا ئەم کاتت باش بەخێر بێ. بەخێربێن. کوردستان باش، یادی سلێمانی باش، بەیانی کتێب باش. زۆر خۆشحاڵم ئەمڕۆ کەوش و خوێندنەوارێکی کورد نزەکەی لە پێشانگای سلێمانی خۆزگا لەسەر تابلوەکەی دەنووسە بنای یادی شاری سلێمانی، یادی شاری فرمێسک و خوێن و گوڵی ئەرخەوان دەکەی. ئەم پێشنگایە دەکرێتەوە وتەوە دەستکەوتێکی کولتوری نەتەوەی گەورەیە بە تایبەتی لەو ڕەوشە ئاڵۆزەی کوردستان لە چارچووەی گشتەکەیدا بە هەموو ڕەهەندەکانەوە لە چارچووی وڵاتی عێراقدا دەکەی لەگەڵ پەتای کۆڕۆنەدا دەکەی پیشانگایەکی وا گەورە بە پێی زانیاریەکان 15 دەوڵەت و 400 دەستگای بڵاوکردنەوە هاوبەشن لەم پیشانگادا. خۆی لە خۆیدا مادەم گوتمان کتێب یعنی ژیانی مرۆڤایەتی و یەکەم ئامرازی تێکۆشان بۆ پێشکەوتنی مرۆڤایەتی لە کتێبەوە دەست پێ کردووە، لە سۆمەریەکانەوە دەست پێ کردووە، لە تابلۆ سۆمەریەکان دەکرا تا ئەمڕۆ کە گەورەترین هێزی یان وەکو دروستکەری دوا ڕۆژی حتا ئەو تەکنەلۆژیا ئەو تەلەڤیزیۆن لە بەردەمی ڕاوەستانە هەموو بەرهەمی کتێبە. کەواتە کتێب دەتوانین بڵێن لە چارچووە گشتە پەرژین بێ مەسەلەکە قیبلەی هەموو مرۆڤایەتیە. قیبلەی هەموو مرۆڤاتە هەر دینێک قیبلەی خۆی هەیە بەڵام قیبلەی کتێب هەموو جیهان دەگرێتەوە بۆیە کە منۆک و هاوڵاتێکی کورد خۆدەوارێکی کورد دەکەین. ئەو پیشانگایە بەدەست لەو ڕۆژەی ئالۆزەیدا لە ئۆرشی ئالکوسەردا بە دەستکەوتێکی گەورەی کولتوریە. هیوادارم ئەو ناونیشانانەی کە لێرە پێشکەش کراوە بتانە خزمەتی ڕەوشی پێشکەوتنی کوردەواری مەمکە، ڕەوشی دروستکردنی مرۆڤی نوێ بکاتن، خزمەتی ئەوە بکە عقلی خێڵەکی و عقلی عەشیرەتگەروی عقلی دواکەوتی و کۆنەپەرستی ئاینی داخراوی دەکەی ڕزگارمانکەن، عقلی تازە بکەن، عقلی سەردەم بتەن. هیوادارم بۆ زیاتر چ گرفتەکانمان دەسان چارەسەرکەن هەر لە ڕێی کتێب و خۆزگا
کتێبخانەی نیشتیمان دەوت ئاستی کوردستان ئەرشیفی نیشتیمان دەبووزا چونکە ئەگەرمە چامان لە کۆمەلگایەکی تازە بێ چامان لە کۆمەلگایەکی خاوەن عقل بێتن لە دو ڕۆژدا سەر بەخۆی کوتان وەگری ئەلێرەوە دەست پێ دەکات لە کتێبەوە دەستکۆتە لە علم معرفە دەستکات زانکۆکانمان ئێستا کێشان هەیە ئاسیان هاتە خوارێ بۆ خوێندەواری کەم بووە ئێستا کارەساتێکی گەورە هەیە کە لە دووڕێیان چی مەترسیدان خوێندنەوە کەم بووە دەکەی بازاری کتێب کەسادا بەڵام هیوادارم بە هیمەتی هەموو لایەک و بە تایبەتی دەستگاکانی ڕاگان و زانکۆکان دەسەڵاتی سیاسی بە هەموو ڕەنگەکانیەوە هیمەت پرۆژەیەکی استراتیژیان هەبی چۆن ئێمە کوردستان بگەینە قۆناغێکی تازە و سپاس. وڵای مامۆستا قسەی چاکت بۆ کردین بەڵام با باسی یادی سلێمانی بکەین بە دەرفەتی ئەزانین دوایی ڕەبتی کەینەوە بە مەسلەی معریفە و خوێنەواری لە سلێمانی جەنابەت وەکو نووسەرێک لەسەر ئەمە چیت هەیە؟ کاشی برام وەڵاهی تۆزە قورسە پرسیارەکە بە دوو سەرمدا دەکەی یەکەمیان شتێکی گەورەیە بتانم لەو دەرفەتە تەسکەدا باسی گەورەی دوێنێ سلێمانی بکەم دەکەی کە ئەمەی گیانتە ئەو ڕۆکەم دەکەی من ئەوکو دەڵێ لێکۆڵنەوەکی تایبە ساڵی هەشتا لە شاری سلێمانی پێشکەشم کردبوو یادی 200 ساڵی سلێمانی لە پێشەکەی دەڵم شاری فرمێسێکی شاری خوێن شاری پێکەنی شار دیواری شاری سلێمان دیوارێکی قوڕە پەستە بە خوێنی فرمێسی دروست کرام دەکەی ئەو شارەیە کە لەسەر هەشتاکان سەر دیوارەکان نووسێ تۆپ و تەیارە ناترسیانی ئەم شارە دەکەی من لە ڕوان گەیەوە ساڵی شێمە ساڵی شاعرام وە شاری کللتوری بووە شاری بابانەکان بووە شاری عقلەتی کراوەی بابانەکان بووە شاری کتێب بووە بۆ یەکە سلێمانە ئەگە تەمەنی 235 ساڵە بەلای منەوە تەمەنی ئێستا 2035 ساڵم دەکەی بەڵام لەو ساڵانەی دوایی بەداخەوە بەپێ ئەو ڕابردووە زێڕینە و شکۆداری سلێمانی هەبوو یا ئەندی با بڵێ نەوەی نوێ دەکەی لە ئاسێ گەورەی شاری سلێمانیدان دەکەی لایانی سیاسەکەش ئەوە کو دەڵێ دەستەواژە شاری هەڵمەت و قوربانی دەکەی شاری وەکو پێکەنون و فرمێسک و خوێنە شاری پێشمەرگە بۆ شاری شەهیدان بووە شاری خاوەن قەڵەمەکان بۆ شاری مەحوی ناڵی سالیم بابەتایری هەمەدانی دەکەیت شاری مەولەوی شاری گۆران ئەوانە هەمووان بۆ دەکەی بە هەر حاڵ یعنی ئەوە دیارێکی گەورەیە بە بۆنە یادی دامەزان شار سلێمانیەوە ئەو پیشانگاکە خۆزگە هەمان ڕۆژ بە ڕۆژی ئەو ڕۆژەکەدان لە بۆ یاد سلێمە پیشانگەکە ئەو ڕۆژی بکراوە سپاس. مامۆستا ئاخری دەرفەتی پرسیار دەمە جەناب و وڵامەکەشمان بیتەوە تۆ لە کەیەوە لە نێو دنیای خوێندنەوەی؟ واللهی ئەوەش ئەمە کاتی خۆ ساڵی 1949 کە ڕەشبگیری دەستێکێتە هەمووی عێراق و کوردستان شگرتەوە پۆلێک لەو تێک و شەرانی و کورد نیشتمە پەروەرانی کورد لە زاخەوە تا خانەقی دەستبیر کران لەوانە بنەماڵەی حەیدەریان کە چوار ژیان و حکم دران و ئێمە باوکمان و خوشکەکان و دایکم چین و گوندەکەی خۆمان پاش 2 ساڵ کاک ساڵحی برام ئازاد کرا لە بەندیخانەی کورد دەکەی کە هات ئێمە قوتابخانە دابڕابوون باسی ئەوەی کرد کە ئێگەمەدا بڕین کەلکمان نابی هاتە شاری هەولێر چەند ژمارەی و گۆڤاری گەلاوێژ چەند نامێلیکەی بە زمانی عەرەبی پەیدا کرد لە ڕێگای گۆڤاری گەلاوێژەوە دەستی پێکرد دەست بداتە من و جمشیدی برام وە لەوێ ئەمن یەکەم چاپەمەنی کرد چاوم پێ و کەوتبی یەکەم چرای ڕۆشنگری ژیانی من هەرچەند زۆر بە سەرەتایی بووە ساکار بووە لە گۆڤاری گەلاوێژەوە دەستەکە و کاک ساڵح پاشی ئەوەی کە فێرکی سۆر و بۆری زمانی کوردستان دەخەتە یەکەم وتەر لە گۆڤاری گەلاوێژ ئێستا لە یادمە ئازادی سەربازێکی سۆڤێت سەردەمی شەڕی جیهانی دووەم بە ناوی نووسەرێکی مستەفا نازانم چی پێ دەگوترێت لە خەڵکی سلێمانی بووە عوسمان مستەفا ئێستا کۆچی دوایی کردە بۆ داخەوە زۆر گەڕامبی دۆزمە بەڵام کۆچی کردە بووم دەکەی یەکەم وتار ئەو کە لەسەر ئازادی سۆڤێتی سوپای سووری نووسی بوو من لەوێ ئێستا ئەوە تەمەنم 82 ساڵە ئەمن لە کتێب و چاپەمەنی و نووسین و خوێندنەوە و قەڵەم و تا دەگاتەوە گۆڤارێکەی 21 کە کۆچکردووی هەرە گەورەی نەمرم کتێب پەروەر مامجەلال دەستی یارمەتی بۆ درێژکردم ئەو گۆڤارە تا نەخۆش کەوت و دوای کۆچی دوایی کرد دەورێکی باشی ژەرەوە ئێستاش هەمان
کۆمەڵک بەر هەموم دەچۆ لە دواییەدا هەوڵ دەدەم تا نەفەسم مابێ عقلم مابێ لەگەڵ کتێب دەژیم سپاس بۆ ئێوەش ئەو دەرفەتە زێڕینە تا پێ بەخشیم کە بتانم ئەو سێ بابەتەی لێرە بە کورتی بۆتان باسکەم نەوەی نوێ هوشیارمە سپاس بەڵێ ڕێبین با کاکیوا لەو لاوە عەزەنە بە وەرە لامان یەکێک لەو ناوەندانەی کە ئەمڕۆ بەشداریەکە لە پێشانگاکە دەستگای ئایدایە بۆ فکر و لێکۆڵینەوە ئەوانیش جناحێکیان هەیە بابەتەکانیان یان بڵاوکراوەکانیان بابەتی فکری و ڕۆشنبیری و ڕۆشنگەرین و لە چوارچێوەی جوڵاندنی عقل و منطق و میتافیزیکا زیاتر بڵاوکردنەوەیان هەیە و لە پاڵیشا لێکۆڵینەوەیەکی زۆریان بچاپە بڵاوکردنەوەکەەوە نمونەیەکی دیارن بۆ مەسلەی هۆشیاری و فکر ئێمە ئەچینە لای کاکیوا کە وەکو نوێنەری دامەزراوەکە ئەمڕۆ لەگەڵمانە بێت کاکیوام کاتت باشە باش بینەرانی گەلی کوردستان باش چاو کاکیوا ئێوە چیتان هێناوە بۆ پێشانگاکەوە چۆن ئەڕوانە خودی پێشانگاکە زۆر سپاس ئێمە وەکو دەستگای دیا بۆ فکر و لێکۆڵینەوە ئەم ساڵ بە زیاتر لە 500 ناونیشان بەشداریەکەین هەڵباتە بەشێکی کتێب و بڵاوکراوەکانمان بۆ یەکەم جارن لە دەستگای لە پێشانگا بڵاوەکرێتەوە وەکو گۆڤارەکان کە 6 گۆڤارن تاکە ناوەندی و دەستگاین لە تەواوی کوردستان 6 گۆڤاری وەرزانەمان هەیە هەیەشێک لەو گۆڤارانە تایبەتە بە ئایدیا فکر و فەلسەفیە گۆڤاری ئایدیا دیبلۆماتیکمانەیە کە تایبەتە بە سیاسەتی نێودەوڵەتی و گۆڤاری کوردستان دیبلۆماتیکمانەیە کە باس لە سیاسەتی کوردستان و هەر چوار پارچاکەوە گۆڤارێکمانەیە تایبەتە بە ڕەخنەی ئاینی و ئیسلامی سیاسی گۆڤاری ترمانەیە تایبەتە بە وەرزنامەی فۆکەسەکە گۆڤارێکی وەرزانەیە و هەرجاری لەسەر ڕوودا و بابەتێکی گرنگی جیانی ئەوەستێت وە گۆڤاری بارانمانەیە کە گۆڤارێکی ئەدەبیە چۆن ئەڕوانە خودی پێشانگاکە زۆر سپاس ئێمە بۆ دووەم ساڵە لەسەر یەک لە خولی دووەمی پێشانگای سلێمانی بۆ کتێب بەشداریمان کردو هەڵبەتە پێشانگای کتێب بۆ خۆی ئەهمەت و گرنگی تایبەتی هەیە بەڵام وەک ئاگدارن ئەم ساڵ چالاشیە هونەری و ڕۆشنبیری و ئەدەبیەکان نەک لە شاری سلێمانی لە تەواوی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان ڕاژیرا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەڵبەتە ئەگەر ئەم چالاشیانە دووبارە بەردەوامی پێبرێتەوە ئەتوانێت ئەو نازناوەی کە بدراوە بە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە دووبارە وەریگرێتەوە و بەردەوامی لەسەر نازناوەکە زۆر سپاس کاکیوا کە لەگەڵمان بووی لە کاتمان گرتی ڕێبین با ئەم هینە ببینینەها تەعقیمەکرێ ینی ئەمڕۆ لەبەرەوەی ئێمەزانی کاری ئێمە لە چوارچێوەی دۆخی کۆرۆنایە خوازەنە بە بەکاری بێنە ئەمە ئیشی چی ئەمە ئێوە پاکردنەوە هەمان کاتە پاکی دەکاتەوە و لە کۆرۆناش باشتر پارێزێت باشەکەواتە ئەم پێشانگایە گەر کەسێک بێ بترسێ ئێوە زمانی ئەوە ئەەکەم بەلانی کەمەوە تەعقیمە یان ڕێکارە تەندروستەکان پارێزرا دڵنیایەوە چونکە لە دەرەوە پێشەوەی بێتە ژوورەوە دەرگای لێە بۆ کاملی تاقیم دەگا لە سەرەوە تاکو خوارەوە و لە ژوورێش هەموو سەر سەعاتێک 8 کەسی پیاساکەی بەناو هەموو قاکە جۆرە موادێک گەڕژێنن وڵی بۆ ئەویان نازان ئەو موادەیە کە دژی ڤایرۆسەما دژی وەکو لە ئەلانەکان دەرەچێت 9.9 کوژێ بتوانێت بە سەلامەتی و بە دڵێکی ڕوون بەشداری بکە بە دڵنیایە براجان بە خێراتی میوانە بە ڕێزەکانیش دەگەیت ئەمەی کالێرە ڕێبین حەزەکەم زۆرترین بۆ عد بمەوە مرحبا شلونكم مرحبا شلونكم يا اهلا وسهلا بخير بين ممنون لا شو بخير بين يا مال سليماني هاتين شاديري وزارة الروشنبيري ومزاني وسرو هيكلتان لعربة شو تاويشتان صوز وتم لو شي عرب والله خوي وازان عربيين شو كعربي كي زور اللي تيكلاو ولا مكتبه كان بالله ايمش هاتوين هوا تماشا قسمي عربيه كاين اسرائيليه هكذا وازاني عربي باش وەکو وەزارەتی ڕۆشنبیری ینی با پرسیاری ئەوە بکەم بە دەرفەتی زانم مەسلەی بایخی وەزارەتی ڕۆشنبیرە بۆکردنەوەی ئەم جۆرە پێشانگانە بەڕاستی وەزارەتی ڕۆشنبیری بە ئەرکی خۆی ئەزانانی ئەم جۆرە پێشانگانە سەرپەرشتی بکاگە خۆشی نەیکاتەوە و دەبێت دەستێکی تیا هەبێت لەو کارەیە ناکرێت بێ وەزارەتی ڕۆشنبیری کارێکی ئاوا دروست کرێ کۆمپانیای ئەتڵەسیش کە ساوا بەم کارە پیرۆزە ئیشێکی زۆر پیاوانی چاکی کردووە هیوادارین بەردەوام بێ لەم کارانە وەزارەتی ڕۆشنبیریش هاوکاریەکی تەواوی کردووە لە هەموو ڕوەکانەوە زۆر سپاس زۆر سپاس ڕێبین دەگەڕێمەوە لای ئێوە باز لاواکەم کە ئەم بەشەی کە لێ وەستاوم لەسەر هەموو ئەو تابلوانەیان ئەو کۆشکانەی کە تەرخان کراوە
دار القناديل عراق هريك اللي بمبيو لمسر دار القانونية إمارات دار المصر يا أهلا وسهلا مرحبا شلونك؟ مرحبا بك. وين جاي؟ من القاهرة إن شاء الله. من القاهرة يا أهلا وسهلا. كيف ترون لهاي المعرض؟ والله نتمنى خير بأمر الله، يكون معرض كويس وزي ما سمعنا عنه سابقا العام الماضي. إنه هو ده اللي شجعنا إحنا نيجي إن شاء الله السنة دي. ما هو مواضيع التي أنتم؟ أنا اسمي وليد مصطفى، صاحب المركز القومي للإصدارات القانونية. يا أهلا وسهلا. أنا ناشر إنتاج قانوني فقط لا غير. يعني أنتم متخصصين في القانون. بالقانون. ونعمل إعلان علني رسمي حالا خصم 25% لجميع بسبب القانون، إحنا جاهزين لحاله تعالى. بالله ربين نازانم خەڵکی زۆر لێیە بە دەرفەتم زانی ئەو لێدوانەی ڕوەرگرم کە لە میسرەوە لە قاگرەواتون سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بوون. زۆر سپاس بۆ هاوکامان عومەر کەریم و میوانەکانیش کە شوێکی ڕاستەوخۆ لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شوێنی پێشانگای نێودەوڵەتیەکان لە سلێمانیەوە لەگەڵمان نەبووی. سپاس بۆ ئەوەی کە تاو کەسەبی نەرمان بوون، سپاس بۆ هاوکارانم. ڕگە بابەتەکانی بەنامەیەم ڕۆمان پێشکەشکردن تاوەکو سبەینێ سعات 8:30 و دیسان بە کۆمەڵێک وەرگە و بابەت و تەوەرەی دیکە لەگەڵتان دەبین تاو کاتە خواتان لەگەڵ و ویلایەکە شاد.